وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. ئەم ڕۆژانە بەهۆی سەرقاڵی بەکار و دەرچوونە لە دەورانە قەرەنتینە و گۆڕینە فازەکار بۆ کارەکەی جاران تۆزێک دێرتر فریاعەکەوم کە بتوانم دەیبێتەکان بەرقەرارکەم. گەرچە من لەسەر وعدە خۆم وێسیاگەم و محاولەکەم کە تەقریبەن هەر شەو دادگاهە قیامەتیان و ئەنفاریان بەردەوام کەم بە بیبەمەڕێوە، بەڵام بەداخەوە ئەوانەی کە بە عنوانە شاهدان ئەتوانن بەشدار بن معمولاً وەختەکەیان تەکمنە خانایی نییە و ئیستا درەنگانە شەوە لەوێەوە مانگە ڕەمەزانەوە مەردم مەشغوڵە کاروبارە خۆیانە. بەڵام من هەدەفم لە بەشدارکردنە ئەکسریەتە ئەوانەی کە هاوردنمە ئەم دادگاه ئەمە بوو کە مشارەکەتێکی عمومی دروست بوێت، کە مەردم سازی بکرێت، کە ئێمە فێر بووین لەگەڵ یەکتریا کار بکەین و ئێمە فێر بووین کە شکڵ و قەبارەیە مردم بگرین. وەگەرنە تەقریبەن کەم و کورت فرەیەک لەم حەکایەت و ڕەوایەتانە و سەیرە داستانیە ئەم دوو فاجعەیە بەرجەستە لە دەورانە نەک جینۆسایدیش، دەورانە کاولکردن و نابودی مطلقە کوردی بەردەوام کەم. بزانن زوان هەمیشە لە هەر بڕحەیەک لە زەمەندا مەفاهیمێک دروسەکە بۆ اتفاقاتێک کە ئەکەوێت و کەلەماتی بۆ نییە. مەسئلەی جینۆساید ئەگەر دەرمۆردە یەهودیەکان دروست ئەکرێت دەرمۆردە ئێمە سەدق ناکات، بەڵام ئێمە مەجبورین دەست بۆین بۆ نزیکترین وشەیە کە فعلەن ئەتوانێت معناوە مەفهومێکی بێت. ئەو کارەی کە من لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ لەگەڵ یارانایی کەم کارە چەندین دەوڵەتە، نە بە تەنها کەسانێک کە مەجبورن بەشێکی فرە لە سەعاتە ڕۆژانەیە خۆیان تەرخان بکەن بۆ پێداویستی ژیان ڕۆژانەیان و ئەو توانیان بوێ کە دانیشن و ئەم مەسائلە دەستەبەر بکەن و بیان خەنە بەرە چاو. هەر کام لەم کارانەی ئێمە ئەیکەین کە کارێکی ئاواکردن و مەتنێکی ئاوادانیان مستەلزمی کۆلۆکسیۆنێک لە خوێندنەوە زانستە جۆرا و جۆرە، هەر لە مەردم شناسی تا کۆمەڵناسی تا فەلسەفە بە هەموو چمک و باڵەکانیەوە، چه فەلسەفەی سیاسی، چه فەلسەفەی ئەخلاق، چه فەلسەفەی علم، چه فەلسەفەی تاریخ، چه ئەدەبیات، تەمام ئەمانە مستەلزەمن کە وەکو کەرەستە بەدەستە تۆ بێت تا بتوانیت گرهگوشایی بکەیت لە مەقولاتێکی ئاوا پیچیدە، وەلی خۆ ئەم ئەمرە مۆیەسەر ناوێت و مهم ئەوەسە کە ئێمە بتوانین لە نێوانە سەختی و ڕەنجەکان و نەهامەتەکانەوە حەداقل میراسێک بەجێبێڵین، حەداقل بەردی بناغەیە شتێک بەجێبێڵین تا بمێنێتەوە. من گەرەکمە ئەمڕۆ مەسائلێک مەترەحکەم تا بفەهمن کە کەلەمات جوابگویە اتفاقاتێکە لە سەرزەمینە ئێمە کەوتکە نییە. هەر کەسێکە لە سەرزەمینە ئێمە قسە ئەکات مەجهولاتێک وا لە ناو زەهنیە، هەر کەسێکە لە سەرزەمینە ئێمە قسە ئەکات متەناقص قسە ئەکات، هەر کەسێ لە سەرزەمینە ئێمە قسە ئەکات ناکامل قسە ئەکات و قسەکانی تەواو نییەن و پڕن لە شتە ونبووگ کە جوابێکی بۆی نییە و سعیەکات بە سادەتەرین شێوە خۆی قەناعەت پێ بکات و لێی دەرباز بێت. من خۆم لە تعقیبە قیامەتیان و ئەنفالیانە خەریکم بە نکاتێکی فرە پێی ئەوەم کە
ئەکرێت هەر کامیان جێگەی پرسیارهایەکی گەورە بن. مەسەلەن من لەم چیرۆک و ڕەوایەت و شعر و ئەوانەی کە بەجێماگن لەم فاجعەیە ئەنفالیانە فرشتێکە بیسم، وەکو ئەوەی کە لە ئەنفالەکانە کەنیشک و ژنە زەریفە کورد بۆ لەشفرۆشی هەنریانە بەسرە و میسر و وڵاتە عەرەبیەکان. و هیچ کەسێک سەنەدێک بابەتە ئەمە ئێرائە نادات، یانێ کەسێک نایەرێت معرەفی بکات لەوانەی کە لەشفرۆش بووگن و هەنەریاگن بە لەشفرۆشی بۆ وڵاتە عەرەبیەکان. بزانن ئەگەر ئەم قسە ڕاست بێت ئەوجار مەسئلەی منداڵکوژی لە ناوە ئەنفالە ئەچێتە ژێرە پرسیارێکی گەورە. ئەگەر دەوڵەتە عێراق هاتبێت لە ناوی ئەم ئەنفالیانە پۆلێنی کردبێت و عدەیەکی هەڵبژاردبێ و وتبێتی ئەمانە ژن و بۆ کەیف و خۆشی شتە خاسێکن و بیانوێن کەڵکیان لێ وەربگرین، ئەوجار حەدەئەقەل نیوەی مناڵەکان مێینن، نیوەیشیان کە نێرینن. مناڵێکیش کە منداڵە و ئەتوانێت شەخسیەتی بە هەموو بارێکە بگۆڕدرێت، حەدەئەقەل ئێوەسە کە کچە مناڵەکان ئەیانتوانی تەحویلە باندهایە مختلفە لەشفرۆشی بدەن، مناڵەکان ئەیانتوانی تەحویلە پەروەردگای جۆرا و جۆر بدەن. ئەگەر مەسئلەیە لەشفرۆشیە ژنان لە ئەنفالە دروست بێ، ئەگەر ئەم مەقولە ئتفاق کەوت بێ، من خەریکم لە فەرازە هەڵەبجە و ئەنفالە ساویە ترس و تەرۆرێک لە ژێرە ساوی ترسە گەورەتر ئەوێنم. من فکرەکەم ئەکسەریەتی ئەوانەی کە بەرجەستە ئەکرێن و بە عنوانە شاهیدینە ئەنفال شاهیدینێکی سادق نیەن و سەداقەت نیە لە کەلامیانە. من فکرەکەم تقریباً کەسێک ناتوانێت گزارشێکی بێغەش بدات و داستان و چیرۆکێکی بێغەش لە ئەنفال بگەڕێنێتەوە، چون ئەمڕۆ ئەنفال بووگە بە سکەیە ڕەواج دریاگ، سکەیە مەرغوب، کالایە کە ئەسنرێتەوە و ئەکسەریەتە ئەوانەی کە بە ناوی خانەوادەیە ئەنفالیان خۆیان معرەفی کردگە هەم حقوقیان سندگە، هەم خەڵاتە مادیان سندگە و هەم تا حدودێ خەریکن پوڵ خوێنە کەسەکانیان ئەخۆن. بزانم من ناتوانم باوەڕکەم یا ئەقڵم نایگرێت کەسێک توانی بێتی ئەویش منداڵ لە گۆڕێکی بە کۆمەڵا خۆی دەرباز کرد بێت. قەیرە قابلە باوەڕە بۆ من، و هەر ئەمە بووە هۆی ئەوەی کە من دادگاکانە یەکێک لەم منداڵانەی ئەنفال و تاقانە گوێ بدەم. یەکێک دادگاکەی سەدام حوسێنە کە ئیدعا ئەکات لە ناوە گۆڕەوە کۆمەڵەکە خۆی هاتکەسە دەرەوە. یەکێک دۆکۆمنتریەکە کە لەسەری دروستیان کردگە، لە دۆکۆمنتریەکە خەریکە بە مامەی ئێژێت وەختی ئەیوەن بۆ منتەقەی سەماوە ئێژێ مامە ئەمە ئەو پیاگەم و منی لە گۆڕەکە بە دەرهاورد. یعنی لەگرات تەناقوزێک وا لە ڕەوایەتەکەیە، لە ڕەوایەتێکە لە دادگای سەدامایکە ئێژێ خۆماتمە دەرەوە، لە ڕەوایەتێکی ترکە لە دۆکۆمنتریەکە هایکە ئێژێ ئەو پیاوە منی نەجاتدا و منی ڕزگار کرد. ئەمەی کە تۆ لە خانەوادەیەکە 4 نەفەر ئەکوژی دوانی تێڵیتەوە، 10 ئەکوژی 5 تێڵیتەوە. ئەمە هیچ هەدەفێکی نییە بێجگەلەوەی کە ترس حاکم بکات، یا ئەمەی کە تۆ هەڵبگەڕێتەوە بژی فرەیەک لە ژن و کەنیشکەکانە ئێمە بریاگن لە بەسرە و لە وڵاتانە عەرەبیا بە فاحشەگی کێشریاگن. دێ ئەمە مەقولەیە منداڵکوژی هەمان منتق کە ئێژێ ئەم ژنە کوردانە بە کەڵکە کارێکی تریشتین
و با نەیان کوژین و بیان کەینە وەسیلەیە عەیش و عەشرەتە خۆمان منداڵیش هەمان کارکردی هەست، هەمان کار کرد. و حتا ئەوانەی کە کارکردیشیان کوشتن بوو بێت ڕێگەی کوشتنیان فرست لە ئازمایشهای جۆرا و جۆرە چەکە شیمیایی و گرتگە تا ئازمایشە جۆرا و جۆرە داروئی و ئازمایشگاهی کەماین کە دەوڵەتی ژاپۆن لە منتەقەی مەنچوریە لە سەروبەر جەنگە جیهانیە دووەمە و پێش لە جەنگە جیهانیە دووەمە خەڵکە مەنچوری ئەگرت بۆ ئازمایشکردنە سیا زەخم و بۆمبە بیۆلۆژیکیە سیا زەخم لەسەر ئەوان. پس ئەبعادە ئەم ئەنفالە ظاهرەن تا ئەم دەقیقە بە حوزورە مردمێک کە ئەنفالیانن ئەوانە کە لە ئەنفال دەرباز بووگن یا کەس و کاریان لە دەستاگە لە سەرەتای ترین حاڵەتە خۆیەسی و پڕە لە غەش پڕ کریاگە لە ئیزافات، یعنی من فکرەکەم کە گوزارەشت دروستی لەسەر نادەن. ئەمە بۆ مهمە ئێمە بیزانین. من کارم بەوە نییە کە چه تەئسیرێ لە ئێوە دانێت، من کارم بەوە نییە کە ئێوە ئەسڵەن هەچێکیشتان بەلاوە مهم هەسیانە، من کارم بەوە نییە کە ئێوە مخاتەبینی منن ئەحیانن جوڵەیەکیشتان تیا دروست ئەوێت یانە، من کارێکم بەوە نییە کە من خەریکم وەختە خۆم ئەسووتێنم لە پای مردمێکی سووتیاگە، من کارم بەوەسە کە وەزیفەیەکی تاریخیم بۆ خۆم تعریف کردگە سۆ بەعنوانە ئینسانێک و حد عقلیە وەسەوە کەمترین کارێک کە کردوویتم ئەمەسە کە میراسێکی مێژوویی و تاریخی بەجێ بێڵم. لە هەمان کاتدا زدیەتی لەگەڵ ئەفکارە من و زدیەتی لەگەڵ ئاخێزە کوردەوارە سربەخۆ فرە کەسێکی خستکەسە جم و جوڵ و ئێمە توانیگمانە جم و جوڵ دروستکەین بووگەسۆ عاملە ئینسجامە فرە فاسدێک کە منسەجم بووگن بەر عەلەیهە دەنگە ئێمە. هەر بۆیە ڕساڵەتێک کە بۆ خۆمم تعریف کردگەسۆ و بەردەوامی یەکەم و بە تەمام قودرەتێک کە ئەتوانم محاولە ئەەکەم کە تەشەنەی پێ بدەم و بڵاوی بکەمەوە. من لە متالعاتە جەنگە جیهانیە دووەمە و بەتایبەتی دەستگاهە ئاڵمانە نازی بە شتێک پێم برد، ئەوەی کە ئەسئەسە ئاڵمانە نازی کە ئێشێ بێت و ئەستەخبارات و ئتلاعات و میتە دەوڵەتانێک کە ئێمە ئەزانین، یعنی دەستگاهە جاسووسی ئاڵمان بێت لە ئەسڵات دەستگاهە جاسووسی و ئتلاعاتی ئاڵمان نییە، ئەس یعنی ئەو جۆرەی کە ئێمە لە جاسووسی تێئەگەین و ئەو جۆرەی کە ئێمە دیگمانە ئەوە نییە. ئێمە وەختی ئێژین جاسووسی فکر ناکەین هەدەفە پشتە جاسووسی چییە، کارکردە جاسووسی چییە، کاورە جاسووسی ئەکات و ئەم جاسووسیە بە چه دەردە حاکمیەت ئەخوا، حکوومەت و حاکمیەت چی ئەکا بەم جاسووسیە. دەستگاهە ئەسئەسە ئاڵمان دەستگاهێک بوو کە کاری ئەمە بوو کە ئستقرارە وڵاتان و مردمان لە مردمەکان بسێنێت، یعنی ئەوەی کە شێوەیە تەولید هێزە ئەم مردمە بوو کە ئێوە ئەتوانن ناوی بنێن دەوڵات تێکی بدات. باشترین نمونەیە ئەمە ئوردوگاه بوو. ئوردوگاه حاڵەتە تەعلیقە قانونیە و تۆ لە مؤسساتت لە ئەنیستیتۆکانت لەوانەیە کە بە زاهر ئێشێ
لە خزمەتە قودرەتە توابن دائەماڵێت. یعنی داڕشتنە سەرزەمینیە مردمێک لە بینەوە. بۆیە وەختی قاچە خاتە پۆڵەند ئەوەڵین کارێک کە ئەکات بە یەهودیەکانە خاتە گەتۆ. یعنی چیەکات؟ یعنی ڕوا لە مەحەلاتی جۆرا و جۆری مەسەڵەن شاری وەرشۆ کە ماڵی یەهودیەکانەوە بڕێکیان وەزیان فەرەخاسە و پوڵدارن و جامەی فاخر لەبەرەکەن دەریان تێرێت و هەر لە ناو ئەو جامعەی پۆڵەندە کە وڵاتێکی داگیرکریاگە و خود مردم پۆڵەند داگیرکریاگن ئەوان هەڵ ئەگرێت و ئەنواتە ناوی گەتۆکان. گەتۆکان تقریبەن مەرحەلەی ئبتدائی ئۆردوگاکانن. یعنی حەق شارۆمەندیە وڵاتە پۆڵەندیان لێ هەسێنێ. ئەم نوکتە فرە مهمە بۆ خاتری ئەوەی کە ئێمە پێی بووین لە سەرزەمینە ئێمە چه ئتفاقی کەوتگە کارکردە ئەنفال و هەڵەبجە، کارکردە تەختە قاپوو، کارکردە ئینقلاب سفید، کارکردە تەمامی ئەوانەی کە خەریکن ستراکچەرە جامعەیە تۆ ئەشێون و تۆ بێقەیم ئەکەن، بێدەسەڵات ئەکەن. چییە؟ بزانن ئەوەی کە پێی ئێژن دەوڵەتە ئێران، ئەوەی کە پێی ئێژن دەوڵەتە عێراق، دەوڵەتە سووریە و دەوڵەتە تورکیە خوێندنەوەیەکی ئەمیقی گەرەکە. تەکلیفە سووریە و عێراق مشەخەسە. تەکلیفە سووریە و عێراق بۆ مشەخەسە چون بە ئاشکارای عاڵەم گشت کەسێک ئەزانێت سووریە و عێراق لە 1920 بەدواوە دروستەکرین و حتا کەلمەیە عێراق تا 1920 لە هیچ کوێ مەوجود نییە. گویا لە عەرەبیە مەفهومێک ئەدا بە معنای بین النەهرەین یا نێوانە دوو ڕووبار یان بە یۆنانیەکەی مێزۆپۆتامیا. ئەمە دوو دەوڵەت لەگرا بە ناوە ئێران و تورکیە وا ئێژن کە پۆلێنکراوە دوای دوو ئیمپراتوریە داڕزیاگە شیعە و سونی. یەکێکیان ئیمپراتوریەتە عوسمانی و یەکێکیان ئیمپراتوریەتە قاجاریە. بزانن وەختی ئێمەمانان ورد ناوینەوە بزانین هەرچیە کە نەقڵ ئەکرێ و باس ئەکرێ بە چه کارکردێکە و بە چه دەردێک ئەخوا و لەم جەعبەیە ئەبزارە هەر شتێ بۆ چی دانریاگە فکر لەمە ناکەینەوە کە ئەم ئیمپراتوریەتە عوسمانی و ئیمپراتوریەتە ئێرانیە فەرقیان تەکە مابەقییا چییە. بزانن وەختی ئەگەیتە مەسئلێ یا ئەگەیتە پرسە کورد اتفاقێک لەگرایەکە فێ پرسە کورد لە کەیوە دەست پێیەکە لە 100 ساڵە ڕابردوو لە 100 ساڵە ڕابردوو کە ناسیۆنەلیزم تێتە ناو منتەقەیە کوردەوار و کەلان کوردەوار و گویا کورد ئەکەوێتە ئەم بازنە کە ئوسوولەن مادام مۆدەیە و بووە بە مۆد و هەر کەسێ ناسیۆنالیستێکی هەست و ئەم ناسیۆنالیزمە یعنی ئەوەی کە تۆ دەوڵەتت گەرەکە کوردی شووتی منیش دەوڵەتم گەرەکە و بریتانیا وعدی پێیاندا کە دەوڵەتیان پێبە. ئەمە ئەم داستانە لە تورکەکان و لە ئێرانیەکان داستانێکی ترە. لە تورکەکان ئەگاتە داستانە تەنزیماتە عوسمانی لە 1834 کە گویا عوسمانی تەماشا ئەکا کە دواکەوتووە لە وڵاتانی غەربی و ئەوروپایی و لەسەر ڕێنوێنیە
کارشناسان ئوروپایی و پسپۆڕانە ئوروپایی دەست ئەکا بە گۆڕینە ساختارە خۆی و محاولە ئەکا کە بە جۆرێک واردە مۆدەرنیزاسیۆن بوێت کە ناویان ئەنێ تەنزیمات. بۆ ئاگاداریتان ئەو ئارمە ئەرتەشە عوسمانی هەست. ئەو ئارمە ئەرتەشە عوسمانیە 1884 دروست کریاگە. پەرچەمە عوسمانیش دەورەکانی 1845 دروست کریاگە بە احتمالە فرە. دەقیق تاریخەکەم لە زەهن نەماگە. یعنی ئەم ئیمپراتوریەتە 700 ساڵەیە عوسمانیە نە پەرچەمی بووگە نە ئارمە نظامی بووگە، هیچ کەمێن نەبووگە. لە دوای تەنزیمات و ئەم دووە پەیدا ئەکا. بزانن ئێوە ئیشی فەرقەکە لەگرا بفەهمن هەم عەرەب و هەم کورد ناسیۆنالیزمی بۆ هاوردە ئەکەن. بە عەرەبی ئەدەن، کوردیش ئێژێ مادام بەوانی ئەدەن بەمنیشی بدەن. بەڵام تورکەکان و ئێرانیەکان شێوەی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ مۆدەرنیتە فەرقەکە. ئێژن تورکەکان دواکەوتن، ئێرانیەکانیش لەکوێ زانیان دواکەوتن؟ لەوەی کە لە کاتە فەتحعەلی شاهە قاجاڕە تزارە ڕووسیە پەلامارە ئێرانیدا. پەلامارە ئێرانیدا و مەناتق شمالە ئێران کە ئیمڕۆ قەزاقستان و تورکەمەن سەحرا و تورکەمەنستان و ئەم جۆرە جێگانەسە لە ئێرانی سەند و لێو دوایش منتەقەیە باتکوبە و ئازەربایجانی سەند، ئەرمەنستانی سەند. و ئێران بەم نەتیجەگەی کە شکستی خواردووە. بزانن ڕۆمانە جەنگ و سۆڵحە لۆن تۆڵستۆی یەکێک لە مهمترین ڕۆمانەکانە جیهانە کە تاریخێک بەحسەکات بە تەحلیلێکی جامعە شناسانە و ئەخلاقی بوو و وەقایعێکی تاریخی و ورد تێرێتە ناوی. ئەم داستانە فەتحعەلی شاهە قاجاڕە هاوزەمانەتە کە فەتح مۆسکۆ تەوەسوت ناپۆلئۆن بۆناپارتە. لە ڕۆمانە جەنگ و سۆڵحە ئەزانین کە ژێنەڕاڵ کۆرتۆزۆف لەگەڵ ناپۆلئۆن بۆناپارتە دەرناکەفێ و گەرەکیسی قەبارەی ئەرتەشە ڕووسیە ساڵم بێرێتەوە گەرچێ لە مقابڵە ئەرتەشە ناپۆلئۆن بۆناپارتە قودرەتێکی ئەوتۆی نییە، بەڵام وەکو عاملێک ناپۆلئۆن بترسێنێت تەمامە قوای ئەرتەشە ڕووسیە تێڵێتەوە کە حدودی 100,000 وەلی ئەرتەشە ناپۆلئۆن بۆناپارت 600,000 نەفەرە. تزارە ڕووسیە لە سەروبەندێکا کە دەرگیرە شەڕە لە 1805 تا 1820 و وەقایع جەنگ و سۆڵحە خەریکە ئەمێژێت، ئەم توانەی نییە لە جێگەیەکی ترا فەتح و فتوح بکات و اتفاقەن ئەرتەشێکیشی بووێ کە فەتح و فتوح بکە. لە کاتە نووسینە ئەهدنامەیە تورکەمەن چایە ظاهرەن خود ڕووسیە وا لە ئشغاڵە نظامیە ئەرتەشە ناپۆلئۆن بۆناپارتە. بۆ من ئەمەیژەم تا بەفامی یە اتفاقی خەریکە لەگراکەفێ. ئێمەی کورد زاهێرەن ناگەهان ئینگلیسی پاڵمان پێوە ئەنێ ئێژێ چتە قەشەنگێکە نە تۆش تەماشاکێژی هەیە ئەمە چییە؟ شکلکی پێوە نێوێتەوە ئاگەر گەرەکتە کوردیژی گەرەکمە بن دەرێ باژێ ناهەنە خۆمە نایدەم. وە لە ئێرانی تماشاکە لە دوور و شتێک کەس دەسی پێوەنەی ئارتێتە دەرەوە تماشای بەردە چەخماخەکەی دەسە خۆیەکە ژی ئەمە خۆ دەرد ناخوا ئاک ئەو ئوروپایە شتە قەشەنگێکی دروست کردگە من ماگمەجێ. ئومیدوارم لەم مەسالە سادە تێگەیون.
چۆنیەتی داڕشتنە دەوڵەتە ئێران و تورکیە لە سەرەتاوە بە سەروەری تێت. دوو سەروەرە گەورە پەی ئەوەن کە ماگنەجێ لە سەروەری، وەلێ کورد مشتی وەحشیە کە بریتانیا تێپێژێ. زین تۆ کوردی؟ نازانی تۆ کوردی؟ تۆ کوردی فەرقەکەی تەکەوانە و نایژێ بۆ فەرقەکەی چون زوانت کوردیە. ئەو ئیژێ ئیتر کێ کووردە ئێژێ بێسەبا نەقشت بۆ بکێشم هەڵەسی 4 نەفەری بۆ تێرێ ئەڕۆن شوڕۆکەن و نەقشە کێشان ئێژە ئەگرا کوردستانە و مێژن کوردستان. تۆ ئەزانی زوانت کوردیە و گرامر زوانت نییە؟ گرامریشە بۆ ئەنووسن. ئیستا هەر هۆزێک کە بەم زوانە قسە ئەکا وا لە ئەم منتەقە وا ئینگلیس ئەی کێشێ بۆی و یەهودی جەهانی و مەسیحەیی کێشێ هەرچیەکی کە لە ئەو لاترۆوێت ئەوێت و کورد. مثالە دەم ئەم منزورم چییە؟ بزانە تۆ وەختی جوغرافیایەکە کێشی ژێمە کووردە، هەر کەسێکی تر کە زوانی لەم زوانانەوێت کە لەم جوغرافیا هەست، یعنی جافی وێت، زازاکی وێت، کرمانجی وێت، بادینی وێت، سۆرانی وێت، موکریانی وێت، هەورامی وێت، لە هەر کوێیەکی تری دنیا کەوتوێت متعلقە بە ئەگرا و ئەگرا سەرزەمینە مادەریە. تەوەجۆکەی بۆیە ناگەهان بە تۆیژن ئەوانەی وانە خوراسانە کوردن. بۆ کوردن چون ئەو زوانەی کە قسەیەکەن لەم جوغرافیا هەست. ئیسە دەقا و دەق نێوە لێ هەست وەسەوە. خەڵ بزانن ئێوە ئێشەی لەمە بفەهمن. من بۆ ئێوە ئەوەمە دوا گەرەکمە لەو ماجەرایە ئسئسە کە بەحسم کرد بۆتان بفەهمن. وەزعیەتە تعلیق قانونی ساختارە جامعەیە لە جامعەیە بسینی بۆش و بەتاڵێکی مردمەکانی بۆیتە ناوە وەزعیەتە حیوانات مەیلۆ خۆمە ئەی کوژم نای کوژم سەری ئەوڕم مەسرفیەکەم پودرەکەم و سەریا ئەی برژێنم سیخی پیاکەم مەیلۆ خۆمە. خب تاگرا ئێشە لە یەکتری تێگەیوین. بعد تەنزیمات عوسمانی ئەگا بەوەی کە دەوڵەت عوسمانی ئەگاتە جەنگجانیەوە. ئەمما من گەرەکمە ئیسە ئێوە بگەڕێنەوە داستانی. ئەگەر ئێوە ئەمانە نەزانن ناتوانن ئەوزاعە سیاسی تەحلیلکەن بە هیچ شێوەیەک نازانن. مثالتان بۆ لێدەم. ئافنسیڤ دفنسیڤ. ئافنسیڤ یعنی شەڕ، ئافنس یعنی شەڕ، دفنس یعنی دفاع. ئافنس یعنی شەڕ، دفنس یعنی دفاع. وزارەتە دفاع ئەمریکا یعنی وزارەتە دفنس ئەمریکا ئافنسوگە قەبلەن تا جەنگە جەهانیە دووەمیش وزارەتە شەڕی ناوە، وزارەتە دفاعی ناو نییە. بابزانن ئۆ یەگە خەنە بەری ئۆکە پاکەکەنەوە ئەوێت و دفاع. چی وزارەتە شەڕعی کرد کە وزارەتە دفاع نایکا؟ وزارەتە شەڕ ئەسڵحەی بوو وزارەتە دفاع هەسی. وزارەتە شەڕ ئێلامە جەنگی کرد وزارەتە دفاع ئێلامە جەنگەکە. مەگەر وزارەتە دفاع ئەمریکا نەبوو ئێلامە جەنگی کرد بەر عەلەیهە عێراق، بەر عەلەیهە ئەفغانستان، بەر عەلەیهە ڤیێتنام، بەر عەلەیهە کۆرە. مەگەر ئەمە وزارەتە دفاع ئەمریکا نەبوو. دەی بۆ ئەمریکا ناوە دفاعی گۆڕاگە شەڕی گۆڕاگە بە دفاع. بۆ گۆڕاگیسی کاری هەست بەمانەوە منیستە تێمە سەرەمەیکە ئەمانە وەختی ئستقرار پەیاکەن چی ئەکەن و چۆن بەرخۆردەکەن تۆ کەتووە. بزانن ئێمە ناگەهان پێمان بێژیاگە تاریخ بە دەوڵەت دەست پێیەکە. و ئەوەڵین دەوڵەت لە نەزەر ئاغای هێگەل و دەوڵەتە ئێرانە. دەوڵەتە ئێران دەوڵەتە هەخامنشیە. بابێن ئەمە بەڕەسیکەین، ئەمە ئێوە بەکوێگەینی. تۆ لە سەرزەمینێکا قەرار ئەگری
کە یەک زوانێک ئەوەی تۆ باعث موجودیەتە قەومی بەناوە فارس. ئێوە بارها بیستکتانە من مثالە کۆتا ئەدەم بە نقطەیەک مەفتانگەێنم. ئێوە بارها بیستکتانە من ئێژم سەنگ و من ئێژم من سەنگ و منە مواوە دەسۆ، یعنی پێوانە مواوە دەسۆ. سەنگ لە کوردیە ببەخشن لە زوانە ئێمە معنای هەست. بزانە ئێمە بەردمان هەست، کوچکمان هەست، وردە بەردمان هەست، ڕێخمان هەست، ئێمە گاشە بەردمان هەست، ئێمە تلمان هەست، خۆ هەر بە بەرد. ئێمە تاشمان هەست، من کشتی بەردە، ئەنواوە قسامە بەردە، ناگەهان سەنگمان هەست. سەنگ یەکێک لە قورسترین جۆرە بەرد بووگە کە معمولەن ئەوە نە قورسوگە لە هەوارەکان بەجێ ماگە لێو دوا بووگە سوعاملە کیلۆ کێشکردنە کالا سەنگی پێژن بە کوردی و بە هەمان تعبیر نۆعێ بەردە. وەلێ لە زوانە فارسیە تۆ فقط سەنگت هەست، بەردە نییە، تلە نییە، کوچکە نییە، فقط سەنگە هەست. جا ڕیزە سەنگە هەست، سەنگە بزرگت هەست. هەر ئەم سەنگە لە کوردیە کە بەردێکی قورسە، نوعێکی قورس لە بەردە کە بۆ پێوانەیش بەکار ئەورێت، بۆ پێوانەیە شخصیەتە ئینسانیش بەکار ئەورێت. مەسەڵەن ئێژن کاورا سەنگین و ڕەنگینە، یعنی لە زوانە سەرزەمینە کوردەوارە. من ئەم مسالە بۆ دەم تا بفەهمن ئەمەی کە پێ ئێژن فارسی چەنێ بێڕیشە هەست. مسالێکی تردان بۆ لێ بەم. قسەی بێمەعناکردن و ڕاوەکردن و فارسی پێ ئێژن یاوەگویی، یاوە. کەس ناژێم یاوەتە لەکوێ هاورد، ناژێ. وەلێ ئێمەمانان لە ناوە تەوایفە جۆرا و جۆر بە زوانە جۆرا و جۆر بە تەو یاویش ئێژن. ئێژێ وە یاو بیگرەوە لەز بەریدە. یاو ئەو وەختەسە تۆ ڕاوە ئەەکەی، وڕینگە ئەەکەی، ئەمە یاوەکەی ئەوەن. ئیتر مشەخەس نییە لەکوێتر استفادەکەن، مە مەوجود نییە. من بۆ ئەمانە ئێژەم بۆ خاترەوەی بفەهمی یە عەمدی وا لە کارە و یە کەسی خەریکە شتێ دروست ئەکا. بزانە تەمامی ئەمانەی کە خەڵکیم کوردەوارەنە ئوموراتە ڕۆژانەیان کەلەماتیان مشتەرەکە. ئاو ئاوە، شەو شەوە، ڕۆژ ڕۆژە، بزن بزنە بۆزە، شیر شیرە، دۆ دۆس، ماس ماسە، نان نانە. یەکێکە ئەکسەریەتیە. تۆ تێتە ناوە مەراسم و مەناسک. زوانە فارسی یەک وشەی بۆ مەراسم و مەناسک نییە. بەم زوانە هیچ ژیانێکی کۆمەڵایەتی نەکریاگە ئەسڵەن. بەم زوانە نە کەسێ برای مردگە، نە باوکی مردگە. بەم زوانە نە کەسێ زەماوەنی کردگە، نە کەسێ دڵی شادوگە، نە کەسێ دڵی تەنگ بووگە. ژیانە ئیجتیماعی کە گوزارش بدا لە مەناسک لەم زوانە مەوجود نییە. ئەم زوانە حتا لە بەیانە عەواتف و دەردەکان مشکڵی هەست. مەسەلەن من دەسم زامە، چ دەریە ئەفغان، چ دەری، چ ئەفغان، چ من کە جافم. دەست بەی تۆ گرام و کە دەسم زامێژم کولیاوە، ئەفغانیش دەقیقە نێژە کولیاوە. من کە هیلاکم ئێژم ئەوگارم، ئەفغانیش ئێژێ ئەوگارم. بەڵام تۆ لە فارسی ئەژی بێژین نەکۆن دەستم زەخمە دەرد گرفت. شت تەوزیح بەی کەلەمەی نییە. ئەمە بەو مەعنا نییە غینایە زەبانی هەست یا زەبانی نییە. ئەمە بەو مەعناسە بەم زوانە زندگی ئیجتیماعی نەکریاگە.
خب من ئەمە بۆ ئێژم تا بزانی ئەم زوانە هاوردەست قسەی من ئەمەسە ئەم زوانە کەوێت و عاملە ئشتراکە وەچێ مهمە ناسیۆنالیزمە ئێرانی هاوردەست ئیسە با بڕێنە ناوە کرۆکە ناسیۆنالیزمە ئێرانی تام پێتان بێژم ئایندەی ئێرانەوێت تۆ چی لە ناوە ناسیۆنالیزمە ئێرانی اتفاقە گەورەیە کەوتگە ئەویش ئەوەسە ئەساسە حکوومەت یعنی شتێکە بەناوە لەجەتەمیسی مەشروعیەت شەرعیەتدان بۆ خاتری وی تۆ حکوومەت بکەی بە سەر مەردمێکە ئیشت شتێکە بوێت بەناوە شەرعیەت ئەم ناسیۆنالیزمە ئێرانیە کە کرۆکەکەی کەتیبەکانە بێستون و پاسارگاد و تەختە جەمشید و شاهنامەی فردەوسیە و بە تایبەتی دەورانە ئەساتیریە شاهنامەی فردەوسیە ئەگەی بە نوکتەیەک ئەم نوکتە چییە؟ بزانن پادشا کەسێکە کە گووی سبقەت لە گشت کەسێکەواتۆ گشتی ڕعیەتە ئەمن و فقط ئەم ئازادە و ئەم قدرەتەی لەکوێ هاوردگە ئەمە فڕەهە ئیزەدی پێدریاگە ئیزەت قدرەتە خۆی داگە بە ئەم و ئەم نەمایندەی ئیزەت و خوداوەند بەڕووی زەمینە ئۆکەی وەلی ئەمە مشکڵی گەورەیەکی واتیە چه مشکڵە گەورەیەکی واتیە مشکڵی گەورەی ئەمەسە هەر کەسێ ئەم قدرەتە بگری ئەم فەڕەهەی هەست چۆن سابەتەوە ئەم ئاغام ئەمە فەڕەهەی هەست دقیقەن چون ئەم قدرەتە ئەگری ئیتر لە دەرکەوتنە نیشانەهای ئەم فەڕەهە کە تۆ لە شاهنامەی فردەوسیای خوێنی مەسەڵەن یەکێکیانە مەسەکە لە وەسەتە ئاگر دەرتێت دیارە فەڕەهەی زەدی هەست هەرو جۆرەی کە ئیبراهیم لە وەسەتە ئاگر دەرتێت ئەم فەڕەهە جۆرێک لە پێغەمەربازی یەهودیە پس هەر کەسێک کە دەسەڵاتەگرێ فەڕەهە ئیزەدی هەست تاگرا تێگەین ئەمە چۆن پادشاهەیە لە بینەچێ پادشاهێک کە بێفەڕ ئەوێ چه شکلی بێفەڕ ئەوێ فەڕی نامێنێ بە دوو دەلیل یەک یا ئیدعای خوایی بکە وەکو جەمشید ئیدعای خواییەکە و فەڕی لێ ئەسێنێتەوە یەزدان دەرنەتیجە خێڵە عەزیمە مردم ئەچن پادشایە بێگانە تێرن بە ئیتحاد مردم و زەحاک دانێنەوێ زەحاک پادشای مردمیە وەلێ چون فەڕە ئیزەدی نییە و بەر ئەساسە ئێرادەی ئیزەت لەوێدانە نەکەوتکە داستانە زەحاک ئەزانە نەچێ بەرەوکوێ من کارە مەزمە یەکی ئەوەی کە نائادڵ وێ و زۆڵم کا لە حەقە مردمە خوا فەڕی لێ ئەسێنێتەوە جا تۆ نمونەی ئەمەتە فرەس من ئەمە بەحسەکەم کە بیزان مەسەڵەن کەی کاوس لە ترسە ئەمەی کە فەڕی لە دەست بدات و لە ترسە ئەمەی کە عیداڵەت پەروەری لە دەست بدات خۆی تێت لە مەقامە سەڵتەنە و حکوومەت و پادشایی دەزەکێشێ و لەزا پادشاهی خۆی داوە کەیخسرە و نەوەکەی خۆی کەیخسرە خۆی لە مەقامە شاییە کێشێتە دواوە تا ئێستا لەمە حاڵی بووین ئەمە خەریکە چی بە ئێوە ئێژێ ئەمە خەریکە بە ئێوە ئێژێت ئەو کەسەی کە ناسیۆنالیزمە ئێرانی نووساگە و هاوردگێسی ئێرانی لە گرامەتەولد کردگە لە جەعبە ئەفزارەکەیە تەوزیحی داگە کە ئەم سەرزەمینە ئێشە چۆن ئیدارە بکرێ چۆن ئێشە ئیدارە بکرێ حەولە محوەری یەک شەخص کە ئەم شەخصە دارای فەڕەهە ئیزەدیە و ئالەگرا مشکڵە جانشینیە ئەم شەخصە مشکڵێکی گەورەست کە گەریماگیرە ئەمانەوێت تا ئەم دقیقە کە عەلی خامنەی وا لە سەرکارە ئەم دەوڵەتە ئێرانیە مشکڵە جانشینی هەست عەلیە خامنەئی بمرێت کاول ئەوێ چون شەڕە قودرەت دەست پێیەکە چون هیچ ساز و کارێکی قانونی بۆ تەعینە جانشین مەوجود نییە و کە بنیادی بێ و هەر کەسێک بەسەر قودرەت و دانیشێت ساحبە تەختە قودرەتە
تایسە لەگرا لە یەکتری حاڵیمان بوو وەلی ئەی ئەگەر عەلیە خامنەئی بچێت بە نەفع یەکێکی تر لەسرە کورسیەکەی بێتەلاوە ئەو دابنێکی ئەمە سەبقەی تاریخی هەست سوال هەسی ئایا مردمە ئێران ئەعترازەکە بە نەزەرێەوە نە نایکە بۆ نایکە چون لە شاهنامەی فردەوسی نمونونەکەی مەوجودە چەندین دانە پادشا خۆیان لە قودرەت چوبنە کنارە و یەکێکی تریان دانیاگەسە جێگەی خۆیان لە ترسە چی لە ترسە ئەوەی کە زوڵم نەکەن تۆژۆکەن پس هەر کەسێ ئەم مەتنی دانیاگە خەیلی ژیرۆگە حەساو کتاوی بۆ تۆ کردگە چۆن ئەگرا ئیدارەکە و چۆن ێواتڕەوە هەروە کە کەتیبەکانە بێستونەوە بۆ ئەکەنێ لە کەتیبەکانە بێستون ئەم ئاغاداریوشە هەر خەریکە قەتڵ عامکردن و شەڕکردنە چون فلانە کەسم دەمکوت کرد و چون بیسانە کەسم دەمکوت کرد و چون بیسانە کەسم وە زنجیر کێشا و چون بیسانە کەسم ئەهدام کرد ئەمە بە تۆ چی بێژێ بە تۆ بێژێت ئەمە ئەمپراتوریشی گەردەن کەش بووگە وەلی ئەمە سابتیشی ناکە ماغا ئەمپراتوری بووگە ماغا دائیمەن لە شەڕ بووگە وەلی یەک نوکتە ئێژێ ئیدی دائیمەن شۆڕشیان کردگە بەر عەلەیهی ئەمانە ئیدی دائیمەن شۆڕشیان کردگە بەر عەلەیهی ئەمانە دەرنەچیجە ئەمە ئەوەی تۆ زەمینەی ئەوەی کە لەقەبە شۆڕشیە تاریخی بۆ تۆ بەجێ ئەمێنێتەوە بعد ئێژن ئەمە مەسەڵەن کورد شۆڕشگەرە تاریخیە ئەوەسە نمونونەکەی ئەمەسە کورد حەزی پێکە و شۆڕشمان کردگە و ئوسە و تماشاکە و 2500 ساڵە ئێمە بندەسین و شۆڕشمان کردگە ئەمانەی کە بۆ تۆ دانریاگە گشتی ڕەوایەتە وە کار ئەکا ئەمانە لە کەیوە هاوریاگەن لە چەیە 300 ساڵە ڕابردو بۆ وتم کەلەمەی جینۆساید جواوە ئێمە ناداتەوە بۆ وتم نایداتەوە مسالە ئسم هاورد وتم ئس چووە هەر مەملەکەتی دەستگای جاسووسی ئاڵمان نەبوو چوو ئەساسە حکوومەتە ئەو مەملەکەتە لەبین بووە ئەوەی دروست کراو لەبینی بووە پەیوەندە ئیجتماعی لەبین بووە سنەتەکەی لەبین بووە قەبارەی دەوڵەت و ئینستیتیۆکانی کە لە دڵ ئەم فەرهەنگە و ئەحیانەن هاتوێتە دەرەوە لەبینی بووە و لەبینی برد تەوجدان کرد ئای چۆن سەرزەمینە ئێمە لەبینەوەن لە زەرفە 300 ساڵ ڕابردووە سەرزەمینە ئێمە لەبینەوەن چۆن لەبینیەوەن تۆ تا ئەمە نازانی ئەنفال ئەو وەخت بۆ ئەکرێ هەڵەبجە بۆ ئەکرێ و بۆ ترس حاکەمەکرێ بزانن ئێوە فقط کوشتنە ئینسانەکان تماشا مەکەن و 20,000 نەفەر کوژیە ئەو 300,000 نەفەر کوژیە ئەوە ملیۆنی نەفەر کوژی ئێوە ئامەڵە ترس و کارکردە ئامەڵە ترس تماشا بکەن ترس ئەتوانێت چی بکە ترس گەرەکیسی چی بخولقێنێت کاملەن وازەحە دەوڵەتانە منتەقە کە یەکێکیان دەوڵەتە عێراقە دەوڵەتە ئێرانە دەوڵەتە تورکیەست دەوڵەتە سووریەست کە ئەربابیان هەست لە کارکرد و لە ئەسلحەیە ترس ئستفادە ئەکەن بە هەموو شێوەیەک ترس بڵاوە پێ ئەدەن و ترس حاکەمەکەن بچوو سوراغە ئەمەیکە من بە تۆوتم SS کاری ئەمەسە کە دەسەڵاتە جەمعی لە بین ئەوات لە بینی ئەوە یەکسری تکنیکی هەست بەرخەلافە نۆرمەکانی ئەمەڵەکە بزانن ئەمە پێویستی بە خوێندنەوە هەست من لەبیرم تێز و ئەم چیرۆکە لە زەهنە منە نەماگە لەبیرم تێ مامۆم پێمی وتی مەرحومە باوام وتکێسی ئێمە لە نەسڵە باواکانمان ناویان چەتاڵ و وساڵ و خەیاڵوگە خەیاڵ و وساڵ و چەتاڵوگە من محاولەم کرد و کونجکاو بووم کە تەوزیح بدات داستانەکەی وتی داستانەکەیم لەبیر نەماگە باوایشم فەوتی کردگە ئەگەڕێم بە شوێنە ئەوەی کە ئەو کەسێکە بەحسە باوایە ئێمەکە بەڵام چەتاڵ و وساڵ و خەیاڵ داستانە ئافرینشە کوردیە بە احتماڵە فرە داستانەوەسە چۆن ئینسانە کوردی دروست ئەبێت چەتاڵ ئەبزارە گرتنە ئەبزارە ئستقرارە کە لە تفەنگی شاکار کردیەس ئەوەی کە مەولەوی لە شعرەکەی شایێژێ دواچەی چەتاڵ
داناو نەڕووی سنگ دوو هاوچەی چەتاڵ داناو نەڕووی سنگ ئەگەر دروست وتبێتم خەیاڵ کە ئینتزاعە دنیای تفکرە ئینتزاعە وساڵ کە وساڵیتر من ئەم داستانە ئیشی بدۆزمەوە ئیشی بیدۆزمەوە وەلێ نەمدۆزی گەسۆ ئەمە خود ستراکچەر ئەم داستانە بە من ئێژێت کە ئەمە جەهانە ئافرینشی کوردی ئەم داستانە سەواگم بووگەوە مردم نیزانی کە کارکردەکەی چییە خب ئێوە تا ئەگرا دوو نوکتەتان پێیبرد نوکتەیە ئەوڵە مەسە ئێمە و عەرەب ئوروپایی فێرمانەکە ناسیۆنالیزم چییە وەلێ فارس و تورک ئەحساسەکەن ماگنەجێ لە دنیای غەرب ئەمە خەیلێ مهمە ها با بفهمن کاک تەهای هەورامی ئەگەر ئەو داستانە چەتاڵ و وساڵ و خەیاڵ و ئیسە جەنابەتی شێژی وریاڵی شیواتیە ئەگەر ئەو داستانە بۆم بدۆزیتۆ تۆ گۆشەیەکی نهێنی لە جەهانە کوردی دۆزی گەسۆ من عەرزتم کردوتم مامۆی من ئێژێت لە بیرم نەماگە ئێمە مناڵ بووین باوامان وتکێسی ئەم داستانە بۆمان داستانەکەمان لەبیر نەماگە مهممان نەزانی فقط ناوەکانی لەبیر ماوە کە باوەکانە ئێمە لە نسڵە چەتاڵ و وساڵ و خەیاڵ و ئەمانینە خۆ من مطمئنم ئەمە داستانە ئافرینشە ئەگەر بتوانی گۆشەیەکی بچووکیشی بێری من سعیەکەم دای بنێم مابەقیەکەی هەروە کە من توانیم تەمیز بدەم لە نێوانە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە حاجی شەریف و فەقیە تەیرانە فەقیە تەیران داستانەکەی فاسد کردگە جوولەکە نویسی کردگە ئەرفانی کردگە وەلێ داستانەکەی حاجی شەریف ڕێگەیەکی ئەسلی واقعیەتی تیا بوو لە داستانەکەی فەقیە تەیرانە لاوەکە زەمبیل فرۆش یا محیەدین کوڕە بیرە حەکاری لە قەبرستانە لەگەڵ جنازەی کوڕێکی 14 ساڵە ڕوبەڕوو ئەوێت یعنی لەگەڵ مەرگە لە جوانیا ڕوبەڕوو ئەوێ مەرگە نابە هەنگام مەرگێک کە تۆ خەبەرت نییە و لە پڕێکاتێت لە بێخیاڵیە ئەمە داستانە ئەرفانیە جوولەکە نویسە ئەمما لە داستانەکەی حاجی شەریفە محیەدین لە گۆڕستانە لە جێگەیەکە ئەسپەکەی پێی ئەخوا لە عیبرەتێک دەستورەدا عیبرەتەکە بکەنن عیبرەتەکە کە ئەکەنن گۆڕستانێک کە جەنازەیەکی پیاەکی 30 ساڵەی جوانی واتیا کە سەدەن ساڵ بەسەر مەرگیا گوزەریاگە وەلێ ئێژی ئیستەمردگە زپک زپک حارق واوە ناو چاوانیەوە و ئەوە حاڵە محیەدین خراوەکە محیەدین تەکە چیا ڕوبەڕوو ئەوێ محیەدین تەکە جاودانگیە ڕوبەڕوو ئەوێت ئەمە سە داستانەکەی حاجی شەریف کوردی بوو داستانەکەی فەقیە تەیران یەهود نویسە ئینحرافە لە داستانە ئەسلی کوردیەکە تۆژۆکەی تۆ لەگرا لە مواجهە تەکە ئەو لەحزە کە تۆ هەڵەسێنێت و تۆ تەکانەدا چییە یەهود نویسەکەی مەرگە کوردی نویسەکەی جاودانگیە جا جاودانگی لێودا ڕەمزەکەی دەرئەکەوێت لە دووشتا کار و ئیرادە کە ئێمە بەحسمان کرد من بگەڕێمەوە سەر هەمان داستان من مەقولەیە اسم مەترح کرد وە جینۆساید و وتم جینۆساید جواو ناداتەوە خەریکم بە تاریخێکە ئەتان بەم چون ئەمە ستراکچەرە دادگاکە سەوانە دادگاکە تاقیبەکەن گەرەکم نییە جارێکی تر تەشریف تێرن هەم خۆیان گێچکەن هەم ئێمە گێچکەن سەنگومەنەکە لە دەستیاناوێ من بۆ کوێیان ئەوەم ئیستا بەحسم کرد وتم ئەوەی کە هاتگە SS ئێرانی کۆرپۆریشنە ئێرانی کە نەقشە SSی هەست هاتکە دیکانستراکت بکە جامعی ئێمە دیکانستراکتی بکە یعنی هاتکە شیرازەی قدرەت جەمعیە کوردی لە بین بوات هاتکە لە بینی بوات و تەمامە سیاسەتەکەی لەم ڕاستە ئەچێت کە لە بینی بوات تا سەرزەمین ئامادەیە ئەو ڕۆژە مەوعودیە بکا کە قەرارە اتفاق بکەفێ چ ڕۆژێکی مەوعودە
من هاتوتم لە بەشە ئوستورەیە شاهنامە تۆ ئەخۆیتە دوو داستان. یەک حکوومەتێک لە سەرزەمینە کوردەوارە مەوجودە بە ناو حکوومەتە ئێرانیان کە ئەم حکوومەتە ئێرانیانە حدود و سوقۆیشی نییە اتفاقاً وەم حکوومەتە ئێرانیانە بە فەڕەهە ئیزەدی دەست پێەکە بە دووگانەیە ئەهریمەن و وەحورەمەزدا دەست پێەکە و پادشاهێک کە بە نێرەکەری کە قودرەت ئەگرێت چون قودرەتی گرتگە خەڵک ئێژێ داراوی فەڕەهە ئیزەدیە. وەێ من لەگراو وتم یە مۆعزەلێکی گەورە مەوجودە بەناوە مۆعزەلە جێنشینی. هەر کەسێک بتوانێ بنیشێتە جێگەی پادشا فەڕەی ئیزەدی هەست. ئەمە ئەوێت و سەمەرەی چی؟ ئەوێت و سەمەرەی ئەمەی کە ئەمانە هەر لە ناوە ئەم داستانیانە پڕە لە برا کوشتن و باو کوشتن هەر لە شیروەیە کوڕ خوسرە و پەرویز تا باوای خوسرە و پەرویز کە بەدەستی یەکتریا کوژرێن. هەر لەم داستانە توڕەهاتەی هەم بەشە ساتیری هەم بەشە ئەو شتێک کە پێژن تاریخی. ئەم جەعلە یەهود نویسە. جەعلە یەهود نویسە خەریکە داستانێ بۆ تۆ مەترەحەکە. پادشاهی ئێرانی هەمان امتدادە پێغەمبەریە یەهودیەتە بەڵام بە شێوەیەکی تر لە شکڵە ماشیعی و مەسیحیە. کوروش کە یەکەم پادشاهە ئێرانیە مەسیح یەهودە و ئەوەڵین ماشیع یەهودە. ئەمەی کە فەڕی هەست هەمان نەو ئەو وەحیەکە کە بە پێغەمبەران ئەدرێ بە پادشای ئێرانیش ئەدرێ تا ئەگرا گرتتان. وەلێ یەک ڕێگەدانێ پادشا هەر وەختێ ئەحساس بکات کە خوا فەڕی لێ ئەسێنێتەوە چون ئیمکانی هەست بەرەو بێ عەداڵەتی بڕوا یا بەرەو ئیزهار خوایی بڕوا بڕێکیان خەوف ئەکەن و خۆیان لە قودرەت تێنە خوارەوە. نمونەم داکەی کاوس کەی خوسرەوە خاتە جێگەی یەکێکی تریان وا بەهمەنە خاتە جێگەی ناوەکەیم لە بیر نییە کامیان بوو. بەهمەنە خاتە جێی خۆی کوڕەکەی. ئێستا سوحا عەلیە خامنەئی مشتەبایە خامنەیی کوڕی بخاتە جێگەی خۆی کێ بەری پێگرێ؟ کێ بەری پێگرێ؟ ئاریا بازەکان بەری پێگرن، حەمەڕەزا پەهلەوی بازەکان بەری پێگرن. ئێژن غەیرە قانونیە. ئەوان مەگەر نێنە شوێنە کوورشە کەبیر و ئیرانە ئاریایی و ئاریا بازی و زەردەشت بازی و فەڕ بازی و ئیزەت بازی. شاهنامەی فردەوسی بۆ داهانێت خەلیقی بۆ تێرێ خالقیت بۆ تێرێ بنیشێتە پشتی خالقی تێژێ بەم تەختەی مت بە ڕازەکە. ئێمە ئێرانیان عادەتمان بووگە. ئایا عەلی خامنەیش خۆی دەرەکاویژێ من خەریک بوو بەرەو ناعەداڵەتی بڕۆم خوا هەڵی ناگرێت و ئەی وەخت بوو فەڕەکەم لێ بسێنیت و ئەوە دانێکی ترم نیاجێی خۆم. ئاحیانەن کەسێ مخالەفەتە کاتەکامە فکر ناکەم کەسێتەکەمە مخالەفەت بکایکە. بۆیە من بە ئێوە ئێژم مەسائلێک کە دانریاگە تەحتەناوە تاریخ ئەبزارە کەرەستەیە دەسە نظامە سوڵتەس بیخوێنەوە. ئەمە وەکو ئاچەر واسە ئەخوا بە پێچ و مۆرەکان ئەخوا بیخوێنەوە ئەفەهمن خەریکن چ داستانەی تاقیبەکەن. خۆ ئێستا حکوومەت دوای عەلیە خامنەئی چییە؟ حکوومەت دوای عەلیە خامنەئی دەقیقەن نەفەرێکی واسە. تەماشاکە ئەم ناسیۆنالیزمە ئێرانیە کە دای ئەنێن چەرخەکەی ئەمەسە ئەو گەردوونە کە ئەچەرخێ واسە کیۆس ئۆردەر کیۆس ئۆردەر کیۆس ئۆردەر ئاشوب ئاشۆ نەزم ئاشۆ نەزم وەختێ بخێزۆ ئاشۆ نەشاران. با من تیکەیەکتان لە کەڵامێکی یاری بۆ بخوێنمەوە لە کەڵامت دەروێش تاماسب ئەگەر مەجال بدەن. ئەمە یارێکی یارەسانی هەناردگێسی فکرەکە ئاخێزە کوردەوارە سربەخۆ تقریبەن لە چوارچێوەیە ئەم مەتن ئەخوات. ئەمە هەمان ئاخێزە کە لەگرا بەحس کریاگە. بۆیە ئەم تیکەیە بۆ من هەناردەگە تا بۆتانی بخوێنمەوە ئەگەر
ئەژێ دەرویش تەماس وشت وەختێ بخیز و ئاشۆ نەشاران بیۆ مەوتە مەرگ چەند وە سەرداران جەمیشت و جەیحون جەهەن بەرباود بوو. ببەخشن وەختێ بخێز و ئاشۆ نەشاران بیۆ مەوتە مەرگ چەند وە سەرداران جەمیشت و جەیحون جەهەن بەرباود بوو قوڵامەن نەجە و جەفا ئازاد بوو زەر بە زوڵفەقار ئاشۆی دووسەری نعرەتەی مەولاوم قەزاوی خێربەری ئەوسا ئیشارە بە ئاخێز و سزاویە ئەعماڵە زاڵمان است. خب من ئاشۆمەوت بابزانن ئاشۆ ئاژن کاورە ئاشۆینە کاورایەکی ئاشۆینە ئاشۆ یعنی کیۆس چرخی حکوومەتە ئێرانی چۆنە ئەگەر یەک نەفەر پادشاه نەمێنێ سەرزەمین ئەچێتە ناوە ئاشۆ هەر کەسێگەرێکی بیوتۆ شا ئیستا خەڵک شەکەت ئەوێ لە فەساد خواخوا ئەکات دانێتر گەردەنکەشی جەبار بێتۆ ئەو جار دووبارە نەزم بەرقەرار ئەوێ دانێ گەردەنکەش دائەنێن. دانێ گەردەنکەش دائەنێن. پس ئەمەی کە ئەم مەتنە دائەنێ ئەزانی چی دائەنێ و ئەزانی چۆن ئێرانێ گەرەکێ دروستکە تەمامە ئەم ئێرانە لەسەر شاخە یەکدانە نەفەر دائەنرێت. پس بزانن ئەو کەسێک کە هاتگە دەوڵەتە ئێرانی دروست کردگە ئەسئسە ئێرانی دروست کردگە وا دروستی کردگە بەیانی نەوی لە کلکی فڕێ باتە دەرەوە وەکو ئاوی خواردن نەوەدا ڕووداریش بوێ ئەحیانەن کلکی یەکری فڕێداتە دەرەوە بوو چون هیچ کەسێ ساحەوی ئەم سەرزەمینە نییە چون ئەم مردمە مشتێ مردمە شەلاق خواردەگەن ئەو وا ئێژێ لە تاریخ هەوا بووگە بزانە ئەو خەریکە وا ئێژێ مردمە ئێران ڕەعیەتە شەلاق خواردەگە تەجاوزی پێکریاگە هەر کە لەو لاوە هات کە سواری مری بووگە تورک هات کە سواری مری بووگە مغڵ هات کە سواری ملی بووگە تەجاوزی پێیان کردگە ژنەکانی بردگە پیاکانی کوشتگە عەرەب هات کە سوارە ملی بووگە تەجاوزی پێکردگە پیاکانی بردگە یۆنانی هات کە ئەسکەندەری مەقدونی هات کە سوارە ملی بووگە تەجاوزی پێکردن پیاکانی کوشتن ژنەکانی بردگە ئەم یەهودا ئەم تاریخێ بۆم ئێرانیە دانیاگە ئەم ئێرانیە کێس ئەمانە خەڵکە کوردەوارن واکریاگن و ئێرانی وەلێ تاریخیان پڕە لە تەجاوز پێیان تەواوە تاریخ تەجاوزەکە بەمان ملەتێکی تەجاوز پێکریاگن بە دەسی پادشاهێکی تەجاوزگەری شۆ تەوەجۆ بکەن ئەمە و تاریخە سەوا لە ناوی دڵی شاهنامە بڕۆم بخوێنەوە ئەمە کارکردی چییە مثلا دانێت تارانی ئەحمەق بێرەیسە مەشهدی ئەحمەق بێرە لەوێ داینێ فوو ئەکاتە خۆی وەکو قەلەمون خۆی گژ ئەکاتەوە کە ئەمە ئەحیانەن ساحب تەمەدونیش بووگە نازانێ ئەوەی کە ئەم ناسیۆنالیزمی بۆ ئەمە نووساگە سوحەها نەویدە بۆ قملەتی هەڵدریاگەکە یا دانێ جوولەکەی کە هەروە هەز ئیستە لەوێ هەڵگەڕیاوە هەرچیەکی وت تەواوە کە تۆ ئەزانی ئەدیانە ئیبراهیمی قاڵبەن واسە مەسەڵەن قەیسەرە ڕۆم ئیعلامەکە من مەسیحیم تەواوە ڕۆمەوێت و مەسیحی یەک نەفەر یعنی ئەم گشتە ئەمانە چنگە ڕووکەیان کرد و چفە بنە گوێیان کردە مەسیحیانە نەیانتوانی 4 نەفەرکەنە مەسیحی وەلی قەیسەر وتی ئەشەنە و بیلا مەسیح پێغەمەر و تەواوە بی ڕۆم و ئەزەمەت ئیمپراتۆری ڕۆم بۆ مەسیحی جا تەوەجۆ بکە دانێ بووگەنە ئێرانیە پادشاه سوڵتان ناگەهان مەسەڵەن بێت و یەهودی مثلا نجم هیچ احتیاجێکیشی نیە بێت و یەهودیە وەلی کێسکێ قبول نەکاوە کێسکە مخالفەت بکە ئەحیانەن مخالفەتێکی لە بەرامبەر بکاوە بویسێ. خب ئەم ناسیۆنالیزمە ئێرانی کارکردی هەست یە مشت مردمە تەجاوز پێکریاک مردمە شکست خوردەیە تاریخی لە ژێرە دەستە سوڵتانێکی گەردەنکەش کە ئەتوانن لە ژێرە سایە ئەمە ئەمنیەتیان بێت بە هەر میزان زاڵم وێ جەبار وێ کڵاو بە هەرچیە بێت مادام ئەمنیەتی داگە بەمانە کافیە و مردمە حەزی پێەکە تۆ لەگرا پەیوە دەست هەڵوێسی ئەوەی پەیوە نیەتە تەرەف ئەوەی لە داڕشتنە مەتنە ناسیۆنالیزمە ئێرانیە
ئەزانی ئەمەی کە وا لە ئەگرا ئەساسە دەوڵەت وە زەنگولەکە و حوسارە دەوڵەتەکە وا لە دەسە جێگەیەکی ترە بوویە تەمامە قودرەتەکە لە یەک نەفەرا کۆوەکاتەوە لە یەک نەفەرا یەک هەیکەلە. خۆ ئەمانە ێژن دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تەمەدونیە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ئۆرگانیکە وەکو مسر کشوەرە تاریخیە هەزاران ساڵەست سەیجەوادە تەباتەبایی ئێژێ ئێمە خەیلێ بەرتر لەوەی کە وشەی نەیشن دروست بکرێت کە وشەی دورانە مۆدەرنە ئێمە ملت بووگین و خۆمان نەمانزانیگە وەکو ملت هەڵس و کەوتمان کردگە و خۆمان نەمانزانیگە. ئەمە سەیجەوادە تەباتەبایی ئێژیتی لە ئێرانن گەورەی فەرهەنگیە. ئەمە بە تۆ چێژێ بە تۆ ئێژێ بەیانی ئێران چه خەوەرە بە تۆ ئێژێ بەیانی ئێران چه خەوەرە چه خەوەرە بەیانی ئێران بەیانی ئێران وا لە ژێرە دەستی یەک نەفەری ترە. ئەمە لەکوێ ئەفەهمی لە شوعارەکان وا سپای پاسداران خەڵکی هاوردە خیابانە و تەزاهوراتکەن لە ئێرانە ئەوان ئەیانوت ڕزاشا ڕوحت شاد. لە بەرنامەهای ئەنلاینێک کە ئەمڕۆ بابەتە قولدوری و گەردەنکەشیە ڕزاخان و شەخصە قولدر و شەخصە گەردەنکەش دانریاگە تا سەعیدە محەممەد سەردارە سپاه خوشتیپ باڵا بەرزێک کە ئاغایە قاسمە سولەیمانی گەرەکێسی تا فەرماندەهە نظامیە ئەحیاگەرە ئیمپراتوریەتە ئێرانی کە هوشەنگە ئەمیر ئەحمەدی گەرەکێسی تا ئینسانە گەردەنکەشێکی نظامی کە ما بەقیە ئۆپۆزیسیۆن نەمایە ئێران گەرەکیانە. ئەمە کێت بۆ تێرن ئەمە هەمان شەخصە گەردەنکەشم قولدورە بۆ تێرن کە چی ئەدارە بکە کە ئێران متەمەدنی کە بەر ئەساس قانون ئەدارە ناوێ بەڵکو بەر ئەساسە تەمەدن و فەرهەنگی دارە ئەوێ و ئەم فەرهەنگ و تەمەدونە متەبەلورە بێ لە شەخصە یەک نەفەرە کە دارای ڤیرچووە ئەوەی کە ئاغای ماکیاوەل ئێژێتی دارای شەهامەت و مەردانگیە قولدوری بە قەوڵە خۆیان دارای قولدوریە وەکو ڕزاخان و قولدور. ئەزانم بەحسەکە بۆ ئێوە لەوانەیە کەسڵ کۆنەن دەوێت وەلێ من ئەم دەفعە گەرەکمە یەک بار بۆ هەمیشە ئەمە بخەمە ناو زەهنە ئێوە و ئێوە دەفعەیەکی تر لە قەوانە کۆنەوە واردە بەحسەکە نەون و قەوانە کۆنەکە لێ نەدەنەوە بۆ ئێمە دووبارە سەر لە نوێ. خب ئیستا من ئەمانە ڕەبت بەمە یەکتری ئەم ناسیۆنالیزمە ئێرانیە جۆرێ دانریاگە کە ئێشی جامعەیە بەر ئەساسە ئەمە دروست بکەن. بزانە وەختی من ئێژم ڕۆژێ ئەگەر ئێمە مردین لەم سەرزەمینە پەیا ئەوێ کەسانی ئەم مەتنە ئاخێزە تێرن و پەی ئەوەن کە ئەم مەتنە ئاخێزە مەشیایە سەدان جایزەی نۆبلی بگرتایە لە کەشفایەکی گەورەی تاریخی کە کردی و حەقایقێکی گەورەی ئەم جەهانە کە مەترحی کرد. بزانە هەر ئەم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هات وتی تەلاشە فەلاسفەی عەسرە معاسرە غەرب یعنی ئەوەی لە دێکارتۆ دەست پێیەکە تەلاش دەر ڕاستای حەقیقەتیابی نەبووگە بەڵکو ئەمانە بۆ دەستکەوتەکانە خۆیان تئۆریان دروست کردگە خونجاندگیانە بۆ خۆیان شتێکیان کە بەدەساوەرگە خونجاندگیانە و من وتم ڕووداوەکان ئەکەونە بەرە ئتفاق چیەکان تئۆریەکان تۆ ئتفاقێک ئەخەی لێو دوایژی بێبی زەحمەت ئەمە تئۆریزە بکە تا ئەگرا لەمە تێگەین. ئەگەر لەمە تێگەین ئەو جار ئەفەهمین لە غەرب هەرچی دروست کریاگە خونجیاگە بۆ خۆیان جا ئەوجا ئەفەهمین دانەیە غەربی بوو چی ناسیۆنالیزمە فارسی ئەنووسێت و مستەشرقین دروست ئەکەن تاریخە فارس ئەنووسێت و وەلێ
لە کوولەکەی تەڕیشە باسی کورد ناکری، لە کوولەکەی تەری ئەرێ معلوم نییە ئەم ئەکرا تائیفەت و منە جن هەر خوێڕیش وایە نامەشەیە لە ناوی ئەم تاریخە چوار بەردیان بتەقاندەیە. ئیگنۆرە مطلقە، ئیگنۆرە مطلق هیچ نەوگام کووردە تا لە بێشەرەفنامە دەرەکەوێ کورد وەسە کولە شەهوەت پەرست کەسیف بووگەن لە بێشەرەفنامە وا دەرەکەوێ. خب ئەگەر لەمە تێگەین ئەوجا ئەفەهمن ئەو کەسەی کە ناسیۆنالیزمە ئێرانی ئەنووسێتەوە جۆرێک ئەینووسێتەوە کە بە دەردی ئەخوات و بە ئەو جێگە ئەیگەێنێ کە گەرەکێ بیگەێنێ. خب دەوڵەتە ئێران وەکو ئەس ئاڵمان بۆچی تێ، دەوڵەتە تورکیە بۆچی تێ، دەوڵەتە عێراق بۆچی تێ، دەوڵەتە سووریە بۆچی تێ، هاتکە ستراکچێرە سەرزەمینە کوردەوار لە بین بووە. بەردە ئەووەڵە ئەم ئەتفاقە بە دوو شت ئەکەفێ. یەک ورودە کەرەستەیە کۆنتڕۆڵە مەردم. ئەم کەرەستەیە کۆنتڕۆڵە مەردمە چییە؟ ڕەوایەتە. ڕەوایەت یعنی فینکشن، یعنی داستان، یعنی فینکشن، داستانە خیاڵی. داستانە خیاڵی چیت بۆ تێرن؟ دینە ئیسلامە بۆ تێرن. دینە ئیسلامە بۆ تێرن. بەڵام شێوەیە هاتن دینە ئیسلام بۆ سەرزەمینە ئێمە فەرقەکاتەکە ئەو جۆرەی کە عەرەب هەسی. خێدە فەرقەکەی وا لە چییە؟ سەرزەمین و کوردەوار حکوومەتە کوردی واتیە، نامۆس و قوانینە هەزاران ساڵەی هەست، کەلام قوانین حکوومەتی هەست. نامۆس قوانینە مردمە، کەلام قوانینە دەورەیە حکوومەتیە. ئەمانە هەست. تۆ ئێشێ بڕۆیت لەسەر ساختارە ئەمە دانیشی و ئەم ساختارە دەوڵەتە کوردیە نابودکەی. بەچی نابودیەکەی؟ بەدین. بەدین نابودیەکەی. بە چه سوورەتی ئەم کارە ئەەکەی؟ لە مقابڵە بارگاکانە حکوومەتیە کوردی بارگاکانە دینی دروزەکەی. یا خودە بارگاکانە کێشیتە ناوە ئەمە، یا بارگا لە بەرامبەریانەدانی. چون کورد مەراسمی هەست، حکوومەتی هەست، جامعی هەست و تەمەدونی هەست، تۆ ناتوانیت بە مەناسک و بە شەریعەتە دینی ورود کەیتە ناویان. ئیشێ بەزرەکە لە جێگەی ترۆ بپاشیتە ناوە زەهنە کورد. خب ئەمان تێن عێرفانە دروزەکەن. با بزانی عێرفانە ئیسلامی کۆپیە عێرفانە مەسیحیەتە. مەسەلەن یەک عەرەب نایژێ پێغەمبەرە ئیسلام فەخرە عالەمە، فەخرە عالەم مەسیحە، و ئەمە کۆپیە لە مەسیحیەت، گشتی لە مەسیحیەت و هات کەسە دەرۆ. مەسیحیەتی ساختەی دەسجوو لە کەس. خۆ ستێم سەر ئەم عێرفانە ئیسلامیە کە کولەن مەسیحیە، و لە عێرفانە ئیسلامیە کولەن مەسیح بازیە. ها با بزانن ئەحیابوونەوەی مەسیحی و فەیز ڕوح القودەس سەرباوز مەدەد فەرمایەت دیگەران هەم بکنن ئەم چە مەسیحامی کرد. خب ئیسا عێرفان چوار مەرحەلەی هەست: معرفەت و شەریعەت و تەریقەت و حەقیقەت. معرفەت و شەریعەت و تەریقەت و حەقیقەت ئەم دووە فرادن. معرفەت و شەریعەت فرادن. ئێژن کاکەیان لە تەریقەت و لە حەقیقەتە دەست پێ بکەین. ئێتو مردمەکە حەزی پێکە. بعد لە تەریقەتە تەمامە ساختارهای دەوڵەتە کوردی لە پیر و لە بابا و لە هەرچیشتە ئەگۆڕێ سویچ ئەکاتە سەرە تەسەوف و دین. دینە تەسەوفی و کۆپی ئەمانە دەنە دەرەوە. ناگەهان یەکسری بارگاه تەسەوفی تەمامە سەرزەمینە کوردەوار ئەتەنێتەوە. ئەیتەنێتۆ بچۆ لە نێعمەتوڵڵاهیە، لە سەفەویە، لە حەیدەریە، لە ئیمامیە دەست پێیەکە، سۆهرەوەردیە، ئاتەشبەگیە، چوزانم ئۆدۆویە، نەقشبەندیە، قاجریە دەست پێیەکە. ئەیتەنێتۆ چ ئەتفاقێکە
ئەو ئستراکچەرە ئیجتیماعی بتەوە کوردیە کە داننیا و بە ئیلتجای شێوەی زندگی و شارستانیەتە کوردی ئەم جامعە کاری ئەکرد و قودرەتی بوو و تەوریدی ئەکرد و ژیانی بوو و خوشبەختی بوو تۆ ئەمانە لە مەفاهیمێکا کە قەلب مەفهوم کریاگەن بە ناوت دەستگا بزانە من کەڵامەکانی یاریما لە بەردەسا مەفاهیمەکانیان وە دەردەخوا داڕشتنەکە کولەن فاسد و یەهودیە داڕشتنەکە کولەن فاسد و یەهودیە مەفاهیمەکە وە دەردەبەخوا مەفاهیمەکە کولەن مەفاهیم دەوڵەتیە مەسەلەن تەماشاکەنی یار یعنی شارۆمەند یعنی سیتیزنە ئوروپایی وەلی یارە لە سەرزەمینە کوردیە یار بە بیا و بەس ئەوێتۆ یار و جەمنشینی ئەکەن و لە جەما کەڵام تێتە دەرۆ دەستوراتێکە کە ئەمە لێو دووە هایک لودڤیگ فۆن هایک کە تێتە سەر قوانینە ئوروپا دوو بەحسەکە یەکێ بەحسە نۆمۆس ئەکا قوانینە سنەتی یەکێ بەحسە تیسسەکە قوانینە سازمانی ستراکچەری و سازماندەهیکردن کە لە دنیای ئەمڕۆ تیسس حاکەمە تیسس کلامە لە سەرزەمینە ئێمە دیکتانە کرمانجەکان داستان تعریفەکەن و پێژن کلام ئەمە هەمان کلامە فەرامینە حکوومەتی ئیجتیماعی کوردیە کە بە سوڵەتە کلام ئەخوێنرێت و کلام بێژ مەوجودە کە ئەمە لێو دوا سویچی ئەکەنە سەر لە داستانە تەریقەت و حەقیقەتە ئەیوەنە ناوە خوابازی و عرفانبازی و یەهودبازی ستراکچرە دەوڵەتی پێهەکەکەن ئەمە نمونێەوە لەگرا کە حەکی ئەکەن یەکسری مەناتق مەسەڵەن ئیمپراتوریە بیزانتین چۆڵ ئەکەن بە مەسیحیانە ئۆرتۆدۆکس لە کاتە چۆڵکردنیان ناگەهان قوتب ئۆرتۆدۆکس ئەکەنە ڕووسیە لەگرا بیزانتین چۆڵ ئەکەن تا ڕووسیە بنێنە اختیاری لەگرا قەرارە ئەم سەرزەمینە ئاوا کە هدایەتیەکەن مەڵکە خۆیانە هەنە خۆیانە دەوڵەتی تیا دروستکەن بۆیە عوسمانی هیچ ئاسەوارێکی لە خۆی نییە کە بگاتە 500 ساڵ نیسی بڕێک لە ئاسەوارە بیزانتین ئەویش هەر لە منتەقەیە قوستەنتەنیە و ئستانبوڵ ئەمانە مەوجودە لە بەهای کنارە دەریا نە بە عمق خاکە کوردەوارە ناتوانێت بێتە خوارەوە تا ئەگرا لە یەکتری تێگەین خۆ ئیسە تۆ ئەفەهمی کە بۆ ئەم جیهانە سنیە مرجعیەتێکی واحدی حکوومەتی نییە بزانە ئەم جعل حکوومەتە ئیسلامیە جعلێکی وحشت ناکە من دکتۆر مامۆستا لوقمان بەڵقەیم تەشریفی هاور دەگرا وتی تەمامە دەورانە حقیقیە ئیسلام 100 ساڵەی حکوومەتە خولەفای ڕاشدین بووگە من سوالم لێکروتم مامۆسا ئەو دەورە دوو چت نەوگە لە دەورانە خولەفای ڕاشدینە ئەو دوو چتە عیبارەت بووگە لە مەکە یەک شریعەت نەبووگە دوو تئۆریزەکردنە خلافەت نەبووگە و خلافەت بە عینوانە دەستگا حکوومەتی تئۆریزە نەکریاگە کە بێژن خەلیفە چییە چۆن هەڵیە بژێرین حکوومەت چییە قوانینەکەی چه شکلیە ماهوردی ئەیکات زاهرن لە دەوران خولەفای عەباسیە کە ئەمیشە هەرجعلە خب تۆ نەتیجە ئەگری ئەم خولەفای ڕاشدینێشی وەکو پێغەمبەری ئیسلام بوون بۆیە خودە مامۆستا دکتۆر لوقمان وتی 9 نەفەر لە یەمەنە ئەدەن لە ژنێ پیرەژنێ کوژن عومەر خەلیفەیە دووەم دەستوورەدا هەر 9 نەفەرەکە بکوژن دێمە خلافە شەرعە ئێژێ ژنێ نیوەی پیاەکە تازە تۆ گەرەکتە پیاە قاتڵ ئەعدامکەی ئێشێ دیەی نیوەی تریبەی تا ئەعدامیکەن بوت مەسەلەن ئۆکەی وەلێ ئەو چوون خۆی هەرچی من ماوە چوون ختمە کەلامەن ئەو هەرچی ئەوەیژێ ختمە کەلامە مزاگەر حکم وای شەبا کەس بەری پێ ناگرێت کارمان بە من یەکە ئەمە هەسیانە من ئێوە ئەگەڕێن و گەرەکمە تەزادەکان نیشانتان بدەم تەزادەکان نیشان دەبم و غەشەکان نیشاندان بەم چە اتفاقێکە کەفێ ناگەهان لە دڵە سەرزەمینە کوردەوارە لە جێگەهایەکە کە
ئەتوانێت مۆردە هیچ حملەیەک نەوێ شروعەکەن بە بنەدانیان بنەدانین شار دروزەکەن بنەدانین شار دروزەکەن ستراکچەرە شارە تەبیعەتەن کاکدانا خەلافە شەرعی نییە ئیسەمیژ و ئێشتەهات بەم بگەم بۆ خۆم حکمەدەم هەر حکمەمەی دەم بێ ئەیدەم خانەشە منیتر تۆ وەختێژی ئیسلام یعنی خوێندنەوەی فەردێک لە مەتن محەممەد پێژن ئیسلام تەوەجۆ فەرمی مردمە منزوری ئەمەسە خب پس تۆ ئەوێنیت ئەو کارەی وا ئەسئەسە ئاڵمان کردی لە جەنگە جەهانیە دووەمە لە 300 ساڵە پێش دەستگاهای میسیۆنەری دەستگاهای حکوومەتیە کلیساوە کنیسە لە سەرزەمینە ئێمە دەسی پێکە دیکانسترکتکردن جامعەی کوردی دیکانسترکتکردنە جامعەی کوردی نەک نەزم دابنین نەزم ئەشێوێنن نەک نەزم دابنین نەزم ئەشێوێنن نەک ئۆردەر دابنین کیۆس دروست ئەکەن کیۆس بۆ کێ دروست ئەکەن بۆ سەرزەمین و کوردەوار و جامعەی کوردی خب اتفاق ئەوە بۆیە تۆ ئەوێنیت حەجتە مشتەرکێک لەگرا مەوجود نییە داستانی هەزەمە تۆشی بفەهمی بزانە ئێمە نەک دوا نەکەوتگین دوا خریاگین تەوەجۆ بکەن خیلی مهمە تۆ جومەلات دروست بەکاربووی ئێمە لە دنیای غەرب نەک دوا نەکەوتگین دوا خریاگین ئەقڵە ئێمە لە بین چوو لە 300 ساڵە پێشە تەواو دانایی نەما لە کووردا لە 300 ساڵە پێشە قەت کریا بنی بڕیا خب تۆ گەرەکتە دیکانستراکت بکەی چی ئەەکەی تەمامە واقعیاتە یەک جامعە ژێر و ڕووەکەی ئەیگۆڕی دەوە تاریخی تحریفەکەی میراسی بەتاڵانەوەی بڕۆن لە کەسانێ بپرسن هەر لە عەسرە حازرە 100 ساڵ پێشە جوودەکە چۆن زەخایرە جەواهری و تەڵایی کوردەواریان کۆکردو چۆن دەستنووسەکانیان کۆکردو لە 150 ساڵ 80 ساڵە پێشە گشتیان جەم کردو یعنی تۆ بێهویەت ئەکەن و تۆ یەک نەسڵێک کە حاویە مەتاڵەبە شەفاهیە دەمکوتی ئەەکەی ساکتی ئەەکەی بمبارانی ئەەکەی وە لە بینیەوەی وەکو ئەو داستانەی کە من لە باوام دەسم ناکەوێتتر باوام فەوتی کردگە و ئەو کەسانێش کە ئەم داستانیانە بۆ نەقڵ کریا و چون مەدرسە ئەچوون مەدرسەی حەمەڕەزا پەهلەوی مێشکیانی فاسد کرد و پێیان وان نەبوو ئەم داستانە بە دەردەخوا مەردە قەدیم دڵتەنگ بوو نەیتوانی هاو کات لەگەڵ ئەمە دوو خەلیفە بۆ دروزەکەن دار و خلافەی تەهران دار و خلافەی ئەسەمۆڵ ئەمانە ئوسولەن معنایەکیان نیە مثالێکتان بۆ لێ بم بفەهمن تەنیا شایەک کە یەک سری تەسویرە تەزویریان لێ دانیاگەن لەم خولەفای قاجاڕیە ئاغای ناسردین شاس کە گشتی قسەکانی جعلە بزانن چوار دوو دەفە سەفەری بە ئوروپا کردگە یەک ڕۆزنامەیە ئوروپایی گزارشە سەفەرە پادشاهی پڕتۆمتراقە پرشیای بە ئوروپا نەداگە موجود نییە بڕۆم بێتنی ئەکرێ یەک ڕۆزنامە خەبەری نەداوێ ئەحیانە ناسردین شای قاجار بە 3000 نەفەر خەدەم و حەشەم و هاتکە مەسەڵەن بۆ ئوتریش سەفەرە ناسردین شا جەعلە یەک و دوو فیلم ئەدەنە دەرەوە لە مزەفەردین شا وە لە ئەحمەد شا ئەمە لە ناسردین شا کە جەعلە ئەمەلەن لە مزەفەردین شا وە لە ئەحمەد شا دەسی پێیەکەن با بزانن ئەم نەزمیەی تەهرانە و پلیسە تەهرانە زاهێرن لە 1856 کە گەرەکیانە دروستیکەن لە زەمانە ئاغای ناسردین شا ئەسلحەخانەی هومایونی ئەشکێنن 270 قەبزە ئەسلحەی سەرپڕی واتیە کورە ئەم ئیمپراتوریە پڕتۆمتراقە قاجاڕیە 270 دانە ئەسلحەی سەرپڕی واتیە ئەویش نە باروتی هەز نە ساچمەی هەست
ئەوەی تاران چوویت ئەزانێت تارانی مستەڵەحێکیان هەز ئامیانە و کەسێک کە درۆزنە ئێژن خەلیبەند خالی نەبەند خەلی بەستە خەلی میبەندە یعنی درۆزن ئەم مستەڵەحە لەکەی وهاتکە ئەم مستەڵەحە گویا لەم تاریخۆ هاتکە کە کاتە 140 ساڵە پێش 140 ساڵە پێش کە مشتێ چەقۆکێشە تارانی کە تاران لادەیەکە کۆی ئەکەنەوە ئێژن تۆ بووی بوەرە پۆلیس ئەسلحەی پێدەن کاورا گەرەکی خەڵکی بگریت ئەی کێشێ ئەسلحەکە فیشەکی نێتیابی ترسێنێ بی تەقێنێت ساشمەیتی هەنیە خەڵک ئێژێ خالی بەستە درۆکە پڕ نییە خالی بەستە خۆ تو لەمە ئیشی بفەهمی ئەمە ئەسەند حکوومەتێک نییە لەگرا بۆ خاتریەوەی ئەم حکوومەتە زیندوو بکەن و تێن چیەکەن تێن ئێڵە جەدید دروسەکەن ئام قسە مهمە هۆز و خێڵ ئەکەنە ئێڵ و عەشیرە دوو کەلەمەیە تورکی عەرەبی ئەخەنە جێگەی تەوەجۆتان کرد ئێوە ئەم غەشانە نافەمن بزانە تۆ وەختێ ئێڵ و عەشیرە تێری ئێڵە تورکی تێری سابتی یەکەیم سەرزەمینە ئێمە تورکی تیاوگە دەرسوێتێک کە ئێمە خێڵمان هەست هۆزمان هەست تیرەمان هەست تۆ ئەمانەی کە لە زوانە خۆتا هەست تەعتیلی ئەەکەی ئێڵەوە کار ئەوەی عەشیرەوە کار ئەوەی کێ ئەمانەوە کارەوە کێوە کاریەوە تماشاکە ئەم کەلەمە بە تۆ سابتی ئەکا ئەحیانەن تورک لەم سەرزەمینە بووگە ئەحیانەن عەرەبیش لەم سەرزەمینە بووگە خۆ ئەم تێگەیت جائیستە بڕۆ حەبیبوڵڵا لاجەوەردیە جوولەکە تاریخە شەفاهی ئێرانی زەبت کردگە مساحبەیەکی تاریخی لە ساڵە شەسەکان وەختێ دکتۆر کەریمە سەنجابی ماگەوە نەمردگە لە دکتۆر کەریمە سەنجابی لە ئەمریکا کردگە مەدرکێکی عەزیمە تاریخی بڕۆنگوێ بن دکتۆر کەریمە سەنجابی بابزانن تەحسیرکەردەی فەڕەنسە بوو بابزانن ڕەهبەرە جەبهەی ملی بوو بابزانن وەزیرە موەقەتە دەوڵەتە بازرگان وەزیر ئومور خارجە بوو دکتۆر کەریمە سەنجابی دکتۆر کەریمە سەنجابی دەرمەوردە ئەساڵەتە ئێڵە سەنجاوی قسەکە ئێژێ ئێڵە سەنجاوی لە تەرکیبە چەندانە هۆز بە وجود دێ و تایفە لە شیرازەوە جەماعەتێ تێن و جەماعەتێ لە لوڕەسانەوە و بەیرانوەن و ئەمانە یەک ئەگرن ئەوونۆ ئێڵە سەنجاوی هیچ کەسێ ناپرسێت ئامەڵە ئینسجامە ئەم سێ چوار هۆزە کە زوانیشیان تەک یەکتریا فەرقەکە چییە ئەگەر ئەحلە حەق بوونە دەیخۆ ڕەئیسە عێڵ کە باوهایە ئاغایە کەریمە سەنجابی بێت شیعەس وە خۆش ئێژێ شیعەس هەم باوای وگە هەم ئەمریکی وگە هەمەوەی ئەمە هاوکاتە تەکی کێە ئەم دروستکردنە ئێڵە سەنجاویە وەختی ئێڵە سەنجاوی دروست ئەکەن یعنی ئێڵە جەدید دروست ئەکەن لە بەرامبەری ئێڵە قەدیمەکانە خۆشی ئێژێ یەکسری ئێڵ پێیان ئەوتن ئێڵە یاخی یەکسری ئێڵە حکوومەتی ون پس تۆ ئالەگرا دکتۆر کەریمە سەنجاوی دوو نۆ ئێڵە بۆ باسەکە ئێڵە دەستکرد لە تەرکیبە چەندانە تایفە بە زۆرە پوڵە یەهودی ئینگلیسی کلیسا و کنیسەیی و بە مەقسەد کە بە عیدەیەکیان قودرەت ئەدا و منتەقەیە زیستی و حکوومەتیەدا کە بڕۆن حکوومەتکەن و زیستکەن و لە مقابڵ ئەمانە یەکسری ئێڵەتر هەز لەم سەرزەمینە ئێمە کە ناچێتە ژێرە بارەمانە لە سەرزەمینە ئێمە دەولە دروست ئەکەن دەولە لەقەبە تایتڵە قاجاڕیەس ئەی تایتڵە عوسمانی چییە پاشاس پاشا دووبارە کەلەمەیەکی ئێمەی کورد دەولە پاشا بابزانن شروع ئەکەنەوە شارسازی لە خۆتان بپرسن بۆ لە هەر کوێیەکا کە پێی ئێژن ئەم شارانە وا ئیمڕۆ ئێوە ئەیان ناسن هەڵەبجە سلێمانی هەولێر هەمەدان ئەسفەهان شیراز کرمان کاشان کرماشان ورمێ بۆ ئەمانەی کە پێی ئێژن شار تەمامیان مەحەلەی یەهودیان هەست بۆ لە خۆتان نەتان برسیگە تایسە
بۆ خاتری ئەوەی کە بە یەهودیەکان شاردانێن. لەبیرتان نەچێ ئەرمەنیەکانیش هەمانن، ئاسووریەکانیش هەمانن. بۆ لە ناوی تەمامی ئەمانە یەهودی ئەرمەنی ئاوارەگەی بیچارەگەی بیخانماونم ئەرمەنی ماڵت نێزانم هاوەکو دەردت وەگیاونم ئەرمەنی. ئەم گشتە کلیسا و کلیسە ئەحیانەن لە سەرزەمینە ئێمە چیەکە ئەگەر سەرزەمینە ئێمە فقط شارە چیەکە؟ تۆ ئەوێنی ئاغازە دەستپێکردنە کشوەرسازی بە بنەدانانە شارسازی ئاملانە ئەسڵی یەهودیان قەلبە اقتصادی کارگەرانە سەنعەتی ئەرامەنەوە ئاشورین. ئەوانەی کە تێن بەنا دروزەکەن و ماڵ دروزەکەن و ئەمانە تێرن یان ئەیان کۆچێنن ئەم کارانە بکەن لەم سەرزەمینە. ناگەهان دەوڵەتە قاجاڕیەوە دەوڵەتە عوسمانیەت بۆ زوهورەدەن. کۆنت دۆگۆبینۆ سەفیرە فەڕەنسەس باوکە نەسیۆنالیزم بازیە ئاریایی جەهانە. هیتلەر شاگرداوە. با بزانن ئاریا بازی تئۆریزەی ئاڵمانیەکان نییە، تئۆریزەی فەڕەنسەویەکانە. کۆنت دۆگۆبینۆ تێتە سەرزەمینە ئێمە، دەستنووسێکی فرە جەمعەکە، کتێوەکان گشتی ئەوات بڕێکی. لە کاتە ئەوە سەیە براکە ئیعلام زوهور ئەکا. سەی حەیدەرە حەیدەری ئاسەی براکە تەکیە حەیدەری ئەو ئەچێ ئاسەی براکەش ئەوێنێت. هاوکاتە لەگەڵ ئاسەی براکە مەولانا خالدە نەقشبەندیش بە فاسڵەی چەندین شال پێشمتر زوهوری کردگە. هاوکاتە لەگەڵە ئەمە عەلی محەممەد باب لە شیرازە زوهور ئەکا و ئەعلام فەرقەیە بابیە ئەکا. ئەمانە گشتیان یەکێکن. باب بزانی لە فیمابینە نەقشبەندیەوە بابیە ئزدواجیش سوورەتی گرتگە حەسیان. باب بزانن بەهاوڵڵا لە منتەقەی تەوێڵا لە حوجرەیە شێخ حسامەدینە نەقشبەندیە پەنهان و گە 6 مانگ. باب بزانن بەهاییان ئەهاتنە تەوێڵە و تەوافە ئەویانە ئەکرد. باب بزانن بەهاوڵڵا لە منتەقەی سەرگەڵووە حدودە 3 ساڵ زندگیەکە لە ئەشکەوتێکە. سەرگەڵووی لای کوێ؟ لای منتەقەی ڕانیە و پشدەر. هەر بۆیە لە منتەقەی ڕانیەوە پشدەرا ئیمامە زەمان هات سەید مستەفا سەید عەلیە بەرزەنجی. سەید عەلیە بەرزەنجی سەید مستەفای کوڕە سەید عەلیە بەرزەنجی لە خاندانە بەرزەنجە لە خاندانە بابا عەلیە هەمەدانین. بابا عەلیە هەمەدانی خاندانە تەمام ئەم سەیدانەسە کە سەیدە تەکایایە مختلفن. تاگرا گرتتان ئەم داستانتانە گرت ئەم داستانە چۆن ڕەبتی هەزوە یەکتری چۆن ڕەبتی هەزوە یەکتری تۆ حاڵی دوێ لەم سەرزەمینە تۆ خەریکی تۆ بە درێژایە 300 ساڵ دیکانستراکشنەکری یعنی ئەسهم پاشیدگی مطلقە ئیجتماعی ئەکری بە پلان و بە پرۆژە و بە تااقەت و تێنە دەرەو بوت. قەشەنگ تا دەسەمۆ دەکەن تا ڕامە دەکەن وەکو چۆن ئەسپێکی وەحشی ئەگرن ڕامیەکەن چۆن پرۆسەسە وحش ئەسپێکی وحشی ڕامەکردن. تۆ یەک سەرزەمینە متەمەدن بە شێوەی دەوڵەتێکی پێچیدەی ئیجتماعیە کە ڕۆچووگەسە ناوی یەکتری و قدمەتە هەزاران ساڵی هەست و ئاهادە مردمانە ئەم سەرزەمینە تیا شەریکن لە بیا و بەسکردنە لە یاربوونا تۆ لە ناوەکان ئاشنەفی بەختیار، ڕامیار، جووتیار، شەهریار، شاریار. ئەمانە گشتی ئەم یاریارانە گشتی شغڵە، مرتبەتە ئیجتماعیە، شغڵە، دامیار مرتبەتە ئیجتماعی وە شغڵە. مەفاهیم بەرزتر قسە ئەکەن و پێت ئێژن چه ئەتەفاقی لە یە سەرزەمینێکا کەوتکە چی مەوجود بووگە لە سەرزەمینێکا. تەوەجۆکەن خۆ پەت تۆ لە 300 ساڵە ڕابردووە و خەریکن نابودت ئەکەن. بەچی ئاوسەتەکەن؟ ئەوەڵەن بە هاوردنە زوانهای مختلف بە دروستکردنە قەومیەت لە ناوتا و ئەساسە قەومیەت بەر ئەساسە زوان ئەگرن. تۆ یە تورکی حرامزادەیە کە هەست
کە کاورات دەمەکات و نازانی ئەم زوانە چۆن ڕەبتی هەز بۆ یەکتری حاڵی دەوی دەها لەزەت خوش مەسەلەن ئەلبەتە حایر خەیر ئەڕابە ئەرەبا مەسەلەن چونکە ئەلبەتە یەک وشەیان نییە بە مفاهیمە ئینزمامی و ئینتزاعی بخوا یەک وشەیان نییە تورک زوانە یەدیشە تورکی یەک وشەی نییە بازار مەملەکەت وەتەن گرداب سەراب چەشمە هیچ حەشێکیان نییە وەلی ئەمە ئەوێتەوە ئەساسە چی لە دوو ئیمپراتوریە خەڵکەکە فەرهەنگسەرای زمانیان هەست و دەسە تەرجمە گەورەس لە کام و کام لە تورکیە و لە ئێرانە بچوو کتاوخانەی فارسی بەرامبرە تەمامە کتاوخانەی جەهانە عەرەبە بۆ چون تەرجمە کرێ تەرجمە سیستەماتیکە کرێ ناو متەرجمە لەم تەرجمەکردنە پوڵ فرە دەرتێریکی حقوقی پێدا دەوڵەت پێدا مەراکزێکی تر پێدەن لە تورکیە ئەمڕۆ هەر کتێوێ بێتە دەرەوە بە هەر زوانەیە لە تورکیەکەی مانگی تر مەوجودە تەوەجۆکەن بە تۆ لەگراوێنی اتفاقێکە کەفێ تۆ بەم زوانانە ئێشێ حتا ئەتوانی کتێو لە بەردەستاوێت چیرۆکی پێ بخوێنی تۆ داستانی پێ بخوێنی تۆ ئەلمی پێ بخوێنی تۆ کە تۆ عادەتکەی بەم زوانە و حەز بەم زوانە بکەین زوانە دانایی با من نوکتەی لەگرا بێژم دوێ کە ئشارەیەکم کرد دووبارە بێژمی بە گۆران یعنی گوڕان یعنی ئەو کەسەی کە گۆ ئەڕانێ جەهەن ئەڕانێت دانایەک جەهەن ئەڕانێ گۆڕانی یعنی زوان گۆرانی یعنی زوان دانایی زوان دانایان نە عێڵە نە تایفەس نە کەسێکە زوانێکە کە ئیداری جەهانی پێەکەن زوانە کەتابەتە زوانە تەفەککۆرە زوانە دنیای ئینتزاعە ئێمەمان ئەنگشتمان وە زوانە دایکی خۆمان لە دایکەوین جاف و هەورامی و گیلەکی و تالشی و لەک و لڕ و بادینی و کرمانجی و زازاکی و بە زوانە دایکی خۆمان لە دایکەوین بەڵام وەختی گەرەکمانە وەختی سەواد یعنی خوێندن و نووسین عمومی نییە تۆ ئەوێنیت ئەو دەقەی کە مەسەلە نێژم شێخ ڕزای تاڵەبانی ئەینووسێت ئەحمەدەخانی مەسەلەن ئەتوانێ بیخوێنێتەوە ئەتوانێ بخوێنێتەوە چون مەفاهیم یەکێکە ئەمەنێت و یەکسری حروف ڕەبت یا هەجاسازی کە ئەتوانێت فەرقایەکێژی ژایەکێژی جایەکێژێ لا مەسەڵەن ماوە ڕوخساوری ژغەوسە ئەبروان تیری بەجەرگم ئاو شەناو کردن نەداورم هیچ تەقسیری زوانە دانایی گۆرانی فڕادەن زوان سازی ئەەکەن و یدیش لە دڵ دانایی گۆرانی ئەدزن و مەفاهیمە ئینتزاعی هەرواکە مەفاهیمە ئینتزاعی و کۆنکرێتە دەوڵەتی ئەدزن و زوانە یدیشە فارسی پێ دروستەکەن کە هیچ سنخێتێکی تەکە دەریانیە دەری ئەوەنە فەرقی هەستە کە فارسیە یدیشە کە تەکە جافیا هەسی دەری ئەفغانی منزورمەها من کارم بەوە نییە کە ئەمانە حەقیقەتەن هەر فەکتێ تێرمەوە وەکو دەلیلێ بتانوێت وەکو دەلیلێ بزانن هەر ئەم ئێرانیانە ئێژن ئەحمەدە چی مەحموودە ئەفغانە ئەفغانی سەفەویەی لە بین برد و ئێرانیەکان پێیان بەری خوارد
وەلی ئیبن سینایە بەلخی مەولانا جەلالدینە بەلخی ئەو جار پادشا زانایانە ئەمن هەنە ئەمن وەلێ مەحموودە ئەفغان غەریبە بوو کە هاتبوو قودرەت دەسێ ئێمانە بسێنێ ئەمما ئەم بەلخیانە کە خەڵکە ئەفغانستانن نا ئەمانە قودرەت و زوانە فارسین هەنە حەوزەی تەمەدونە ئێرانین وەلێ ئەحیانەن مەحموود ئەفغان نەبوو تەوەجۆکەن لەم تەناقوزاتە ئەمە گشتی جەعلەها گشتی دەست هەڵوەسە یعنی دەستکردە دەست هەڵوەسە وەلی ئەمە کاری هەست پس ئەوەی کە ناسیۆنالیزمە ئێرانی دائەنێ ناسیۆنالیزمە ئێرانی بۆ دیکانستراکردن سەرزەمینە ئێمە هاوردگە لەم وەسەتیشە فقط یەکدانە نێرەکەرێ بەناوە پادشا قودرەتی هەست هیچ کەس هیچ کارە گشتی هیچ کارەست و ئەسڵن ئەم تەمەدونە ئێرانیە لەسەر ئەساسی یەک نەفەر بە فەڕەهە ئیزەدی و دانریاگە دانەیە قولدور کە دارایە ویرچووە تۆ ئەمتە لە حەمەڕزای پەهلەویە دی لە ڕەزاخانە دی لە خومەینیە دی لە عەلیە خامنەیە دی و لە جێگەی عەلیە خامنەیشا ئێوێنی قەڕنە 21 ساڵە 2021 خەریکە کارەکە خۆ خروجیەکەی بووگە بەچی ئەوەی مردمانن لە سەرزەمینە ئێمە مشتی هندیە پارسیشیان کۆشداگە لە سەرزەمینە ئێمە ئەوەی ئومەت و کوردی بوو بە فەساد کێشیە تاریخ خۆی گم کرد ڕەوایەتە مشتەرەکە خۆی گم کرد هۆڤیەتی لێ شێویە و شناسی لە دەستا بێ سەرزەمین و بێقەرار کردیا لەسەر جەعلیات و تەوەهومات دانریا تەبدیل کریا بە کۆیلەوە بەردەیەکی تاریخی و لەم کۆیلەبوون و بەردەگیە تاریخیە منتەزرم منجیە بێت نەجاتی با خۆی بەسکەس و بە کوڵ ئاسمانگۆ لە ژێرە شێعەگەریە تەوەجۆکەن ئەمە هەمان بەشە قسمەتە ئەخلاقە سەروەران و ئەخلاقە بەردەگان بوو واوتم بزانن ئەخلاقە سەروەران خاس و خراوی هەست ئەژێ ئەوەی خاسە ئێمەین ئەوەی خاص نییە ئێمە نییە مەسالەدە مەسالێت حاڵی بووین هەر لەم دۆرانە متەئەخرە کە وای نەژێری ئەم حەجمەی نابودیە مەسەڵەن بەگ وەخۆی ئێژێ بەگ و کاورا ئێژێ بەگە ڕوتە و ئەو یەکی ئێژێ بۆرە پیاگ خۆ ئەوەی خاسە بەگە ئەوەی فاسڵانێت وەلێ بینە بەگ و بەگەڕوتە فەرقەس بینە بەگەڕوتە و بۆرە پیاگ فەرقەس بینە بۆرە پیاگ و نۆکەر فەرقەس بینە نۆکەر و ڕعیەت فەرقەس خۆ ئەمە فاسڵە گوزاریەکە کە ئەخلاق بزرگان ئەیکا و ئەمە تەمامە جامعە قوبوڵیەکان فاسڵە گوزاریە ئەی بەردەگان چیەکەن بەردەگانیش هەمەکارەکەن بەردەگانیش فاسڵە دروستەکەن فاسڵە ئیجتیماعی دروستەکەن ئێژن ئەوەی خاسە ئەربابە ئەوەی خراوە بەردەست دەرنەتیجە ئێمە نەمان گەرەکە بەردەوین و گەرەکمانە بووین و ئەرباب ئەخلاقە سەروەر واقعیە لەگرا بەگێ بەگە مەوجودە قودرەتی هەست شەوکەتی هەست بۆ خۆی چتی تعریف کردەسەوە وەلێ نۆکەر مەجبور ئەوێ بچەسبێتە خیاڵ شتێکە نییە ئەویش ئێژێ خاسە خراوە ئەو خۆی نۆکەرە بەردەست کۆیلەس ئێژێ ئەرباب خاسە بەردە خراوە لذا من ئێشێ بووم و ئەرباب ئەو کارانەوە ئەربابەیەکان منیش بیکەم ئۆکەی ئیستا کێ ئەربابە یاڵەت متحدەیە ئەمریکا و غەرب خب کاورایە ڕعیەت کەەوە خۆی ئێژێ کورد نە ئێمە ئەوەی کەەوە خۆی ئێژێ کوردت دەمە قۆپان لە پێ یا فارسە تارانی مەسەلەن یا مەسەڵەن عەرەبە بەغدادی ئێژێ ئەوەی کە منم گەنە ئینگلیسی خاسە بعد تێت بە حاکانە دنیای غەرب تێرێت غەربیە زمانێ بە وزارەتە دفاعی ود وزارەتە جەنگ 40-50 ساڵە پێش ئمڕۆ ئیتر ئێژێ خوشونەت خراوە جزء ئەرزشە فەرهەنگی ئێمە نییە ئێمە پێی ئێژین وزارەتە دفنس مینستری وزارەتە دفاع خۆ ئێستا ئەرباب خاسە
ئێمە ئیشی بژین دفاع ئیتر نێژین شەڕ شتە خراوێکە حەزویکە ئێمە گەرەکمانە بووین و ئەرباب چون ئێمە خراوین ئێمە حەزوە شەڕەکەین و حەزوە شەڕە کڵەشێرەکەین و وە زۆران بازیەکەین و لاوە شتە گەنێکە ئێستا ئیشی بڕۆین حەز بکەین وە سلەبریتی بڕۆین مەسەڵەن لچمان با بکەین و خەمزە بکەین لە پشت دووربین و سینەمان با بکەین وەکو کێ وەکو کیم قارداشیان بڕۆین پشتمان سیلیکۆنی تێبخین زلیکەین وەکو کێ وەکو جەنیفۆر لۆپێز مەسەلەن من خراوم ئەرباب خاسە پس ئێمە هەرچیشتمانە گەنە ئیشی بووین و ئەرباب بعد چون ناگا بە ئەرباب چون ئەو نازانێت ئەساسە قودرەتە ئەرباب چییە ئەرباب خۆی تعریفەکە دۆژێ دنیا ئاواسە ئەوەی منێژمی خاسە ئەوەی وەکو من نییە خراوە ئەمریکایشی ئەم حیشوەق ناتوانێت بگاتە ئەمریکا در نەتیجە ناگەهان دینە جەدیدی دروست ئەوێ زۆهدە جەدیدی دروست ئەوێ دینی جەدیدە لەدایکەوێ ڕواتە ئاسمانگ پاتۆینی لەم سەرزەمینە ئێمە مشتێ بەشەر دروست ئەون عاشقە چین ئەمانە نەرم و ناسکن خوشیان تێ لە تەبیعەت کەو ئەپەرسن مامر ناخۆن وجتریێنن ڕاوچێ ئەوێنن محکومیەکەن بە مەرگ ئەیکەنۆ موسیلینی ئەیکەنۆ هیتلەر ئەیکەنۆ تەموچینە چەنگیز تەوەجۆکەی فرە نەرم و ناسک و توک نەرمن قینیان تێ لە خوشونەت قەڵەمەکە ناگرایانە بۆین باخ ئەوەسن تەوەجۆکەی هەرچی بێخیرەتتر ون خاسترە هەرچی مبتەزلتر ون خاسترە هەرچی بێڕەکتر ون خاسترە ئەمە بگۆسۆ دین ئەمە دینە ئەمە دینە جەدیدە چون نۆکەر ناتوانێت بێتەوە ئەرباب خۆشی ئەزانێ قینی تێ لە خۆی کۆی لە بوون شتە گەنێکە ئەرباب بوون شتە قەشەنگێکە خۆب ناتوانێت بێتەوە ئەرباب لەگرا ئەڕواتە ئاسمانگەکان خۆ ئێستا لە مەقولەی ئەنفال و هەڵەبجە بە شوێنە چیەگەڕێ کۆمەلگای نێودەوڵەتی بێت بەدەممانەوە بچین بۆ دادگای لاها مەرتیکەی تێ هەڵدریاک ئەی تۆ خۆت چکارەی مە تو خۆت جامعە نیەی مە تو خۆت مردم نیەی تو خۆت بێ بۆ خۆت جنایەتێک کە بەرعەلێ هێت کریاگە خۆت دێ خەبەردار بووە خۆت خاوەندارێتی لە خۆت بکە نۆڵاوی من ناتوانین و ئەو ئەرباب و بە ئەرباب بتوانێت و یەک کارێ بکەین ئەرباب حەزمان پێ بکە مەسەن سوورا و سپیا و بین و ئەها ژن هەست مەسەن کەنیش کەس گەرەکێسی شوو بکە جا ئیرلندیەکان کاوڵیەکانە ئیرلندی بۆ خاترێەوەی کەنیشک بخوازن شوو بکەن فستیواڵ دانێن فستیواڵی ئەسپسواری جا تۆ هەر کەنیشکە 14 ساڵەی کاوڵی ئەوێنی قەرەچە ئیرلندی ئەوێنی قژی شۆڕ و کردگەس و خۆی تەن کردگە خۆی ڕوتە و کردگەس و لنگی داگەسە سەر تا ئەگرا سینەی هاورگەسە خوار تا ئەگرا خڕەیان تێ چوار و پەنج یەکتری ئەدۆزنەوە مەچینگەکەن ئەمانیشە ئەکەونە ئەو کارە بۆ ئەو گەرەکێسی ئەمریکا نەزەری جەل بوێەوە ئەم بگرین و داوای کۆمەلگای نێودەوڵەتی بکەین و سەدام حوسێن کەسیفە و دیکتاتۆر و کەسافەت بوو دیکتاتۆر و دموکراسی و مەفهوم مرۆڤ و ئەمریکا و جامعەی جەهانی و کۆمەلگای نێودەوڵەتی و خۆت هەیچێنیەی نەخۆت مهمی نە ئەفکارە عمومی خۆت مهمە نە سەوادە خۆت مهمە نەخۆت ئەحیانەن کەسێ هەی کە شتێکی شوید لەم جەهانە تو هایچنیت ئەمە کێن ئەمە دەرئەنجام ئەو دیکانستراکشن ئیجتیماعیە کە کریاگە زۆرمان لە بین چوو ئێستا زانی بۆ هەڵەبجە هات بۆ ئەنفال هات چی دروست کردێتەوە بێ قیەم بێ میراسە تاریخی لە بینچوونە ستراکچەرهای ئیجتیماعی لە بینچوونە ناموسە کوردی لە بینچوونە تەعالیمە سەرزەمینی پەیوەندهای ئینسانی ئەمە بە چی وای پێهات ئەها کاورای هەڵەبجەیان ترساند ئەها وای پێهات هەرچی قیەمیە لە دەستیدا ئەها کەوتە دزیکردن ئەها مناڵەکەی خۆی فڕەدا ئەها بەسەر جەنازەی مناڵیۆ چوو بە ترس بعد بردیانە ئێران لەگراوچێن تۆ عێراقیت تو چکارەی لەگرا عێراقیش نەیگرتنەوە خۆیانەوە خەڵکیش تماشایە کرد باوکەیان بەزنی وەکو هەڵەبجەمان پێ نەهات وەڵای ئێمە نەمانگەرەکە وەکو سووریەمان لێ بێت نەمانگەرەکە هاوارە بووین خاس پانیۆ کەرە و بزانە دەوڵەت چی گەرەکە دێت خۆت سانسورکە بکەورە فاحشەگی
خۆت بفرۆشە، مەسینە هەڵگری بکە، بۆرە 1000 چێرە، خۆت بگۆڕە، مەیلێسی ئەداتە ملسەر ئەداتە ملسەرە، مەیلێسی ئەتکوژێت، مەیلێسی لە بینت ئەوە، مەیلێسی ئەدوا تەجاوزە پێەکە، مەیلێسی ئەدوا گۆڕە بە کۆمەڵە بۆ دروستەکە، مەیلێسی لە سەرزەمینە خۆت دەرەکە، مەیلێسی مالکیەتە لێ ئەسێنێت و تو حەسەن موجودیەتە ئینسانیت نییە لەم سەرزەمینە. دەزا تۆ کەویتە پاسکاریکردنە بینە دەوڵەتەکان. ئمڕۆ لە ئێمە چی ماگەسەوە؟ هیچ نەماگەسەوە، هیچ مشتێ بەچە زرنگ ڕعەت کە گەرەکمانە بە ئەرزشەکانە ئەرباب لە ڕعەتی دەربین سواڵی شەکەین. ئەرباب ئەرباب ئەرباب، من چه زەریفم، ئەرباب ئەرباب، من هەمووسێ سوکشواڵم، ئەرباب ئەرباب، من تەجاوزم پێەکەنم. بۆیە تۆ ئەوێنی لە کوبانی و لە ئەفرینا هەر ئەکسە و لە سمتۆڵانە گریلا ئەگیرێ و بە دنیا مخابراکری بێ بچۆ شرویان کردگە بە فیلم سازی هەر ژنە و چیقە و ژنە یەپەژەس و یەپەگەس و پەلکە شۆڕە و تێگەی ئەمە یعنی ئەرباب ئێمە ژنەکانمان ئامادەن، ژنەکانمان تەیارن، هیچ غیرەتێکمان نییە، سکس بۆمان مهم نییە، وەڵکام هەرکە تێتە باوشمان تێگەی ئێمە ئەمین ئەرباب ئەرباب ئەمان وێنی ئەمە ئەرباب وایە پێت کردگە، ئەرباب وایە پێت کردگە. ئەرباب جەمع ڕەب عەرەبیە، رب العالمین یعنی رب الجهان، ئەرباب گەورە چوزانم. ئەرباب عەرەبیە، ئێوەیشی عەرەبی بزانن، چۆن مستەڵەحاتە عەرەبی نازانن؟ پس لەگرایەوە تەوەجووەکەنی اتفاقی کەفتگایە و ئەو اتفاقە دیکەنستراکشنکردنە سەرزەمینە ئێمەس ئیستە. هەر ئەو تەکایە ئیمتدادیان بوو بە حیزب سیاسی، هەر ئەو تەکایە تۆ چۆن ئێشێ بۆ مەردمێ ئادرس سازی بکەی ئەوسا لە جەهانە کوردیە دانای دەوران زهوری ئەکرد، داناکانتر ئەگەڕیانوە دەوریا و دانای دەوران لە فۆرمۆڵێکە ئەهاتە دەرۆ کە فۆرمۆڵ کوردی بوو، لە ناوە زامەکانە خۆیان هاتە دەرۆ، لە ناوە ڕەنجە هاتە دەرۆ. وتم کورد خەیلە پێشووتر لەمەی کە جوولەکە قسە بکە ئەزانێت کە حرەکات ئەکەوێت ئەحساس ئەکەوێتە بەرە عەقڵ. ئێژێ ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم دڵ خەریکە ڕۆڕۆکردنە، ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم چه اتفاقی کەوت؟ دۆسە دوور وڵات کەوت کە سەیادم. دڵ ڕۆڕۆ ئەکا ئەکەوێتە شیوەن حرەکەت ئەکا تازە یاد کارەکە مەغز کارەکە ئەو ڕۆڕۆ ئەکا ئەم هەڵەسێنێ. دانای دەوران چۆن دێت کە حکوومەتە کوردی دانیە بزانە ئەم جوولەکانە هاتکن ئەمانیانە گشتی گۆڕیگەها واتە باوز شاهی ئەنیشێتە سەر شاونە شاه، باوز شاهی تەوەجۆکەی کە لێودا ئەمانە ورود ئەدەنە ناوە ئەدەبیاتی یەهود ساختە. تەمام ئەم کەلەماتە دەوڵەتیە کوردیە ئەدزن و ئەرفان و داستانە مەسیح بازی و ناسیۆنالیزم ئێرانی بازی پێ دروستەکەن. لە هەرچی داستانە لەم دنیا قەهرەمانێکی واتیە. قەهرەمان تا ئەو لەحزە یە اتفاقێکی بۆ نەکەفێت خەبەری نییە. وەختی دائیمەن مثال من شۆڕشەکانە جەهەنەمم بەسەر مەتن ئاخێزم بەسەر فیلمە ماتریکسۆ پیادە کردگە لەبەرەوەی تەسویری بوێت بفەهمی من چێژم.
بفهمی خۆ من ئیمکاناتم نییە خۆم فیلم دروستکەم کە ئێوە بە تەسویریش بیوێنن مەجبورم لە کەلام استفادەکەم بەڵام لە مەحسوڵاتە تەسویریە کە نزیکوێت من ئەوەی کە گەرەکمە خونجنمە ناوی بزان تۆ لە فیلمە ماتریکس ئەوەی فیلمە ماتریکسی دیوێت تەرەنەتی کە ئەحساسە کە ڕۆحە ئەسپریچواڵەتی وە معنەویەتە لە دەستپێکە فیلمە یەکە وا لە مەرکەزە شارە وا لە ناوە هۆتەلە هارتا وا لە ناوی هارتا و مەوردە حملە واقعەوێت مەوردە حملەیە مەئمورین واقعەوێت تەرەنەتی وا لە ناوە هۆتەلە هارتا تەماشایکە وەخت دووربیرەکە تێتە خوارەوە ساینەکە ساینە هارتە تەرەنەتی ئەحساسە لەم لەحزە کە تەرەنەتی وا لە خەتەرا مەئمورین چووگن کوژن نێئۆ قەهرەمانە داستان خەفتەگە ئەو خەریکن تەهدیدی یەکەن ئاژێ ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم دڵوا لە خەتەرا ڕەپەڕەپێسی ئەقڵ خەفتەگە ئەقڵ ئەم سیگناڵە ناگرێ خەفتەگە ئەم ڕەپەڕەپە کە ئەم ئەکات ئەقڵ هەڵەسێنێ تەکانی ئەدا هەڵەسێنێ ناگەهان کەمپیوتەرەکەی پێژی هەڵسە نێئۆ هەڵسە تۆ وایتە ناو ماتریکسە تۆجۆکەی پس لە هەرچی داستانە قەهرەمان خەفتەگە وەلی دڵ ئەکەوێتە خەتەر ئەحساس خەبەر ئەدا خەتەر هات خەتەرە کە ئەقڵ هەڵەسێنێ ئیجا ئیسا ئەقڵ تەسمیم ئەگرێ وەکو ئەو جۆرەی کە نێئۆ هەڵەسێ ئەکەوێتە شوێنە کەروێشکە سپی مۆرفیس ئەوێنێ مۆرفیس کەپسولێکی پێدات سوور کەپسولێکی پێدا شین ئێژە ئیستە تۆ هەڵبژێرە دڵ خەوەریدا ئەقڵ هەڵسا ئیستە ئێرادەی گەرەکە ویڵی گەرەکە پێژی هەڵبژێرە شینەکە بگری ئەچیت سوورەکە بگری تێتە دنیا و واقعیەت ئەوێنیت هەڵبژێرە فرێک لە ئێمە ئەحساسەکەمان تەکانمان ئەدا ئەقڵەکە هەڵەسێ بەڵام ئیرادەمان نییە کەپسولە شینەکە هەڵەگرین نەمانگەرەکەتەکە واقعیەتە ڕوبەڕوو بووین بۆیە تۆ ناوی تۆ دانا کاوراوێت تۆ کڵاوبەردار کاوراوێت تۆ زانا بەڵام هیچ وەخت ناوێت تۆ دانا چون ئێرادە هەڵناسێنیت استعدادی هەزا سەوادی هەز بەڵام خۆ فرۆشە بەڵام کارمەندە حاکمیەتە بەڵام وجود فرۆشە بەڵام هەرچیشت فرۆشە بۆ چون بەکردنە ئیرادە نایێ ئەوسا پادشاوم نەدوونە یابی نە ئەرز نە سەما نە سوورە یابی ئەو ئیرادەست پادشا ئیرادەست وەختی تۆ خەفتگی ئیرادەت خەفتگە حچێنی جەهانی نییە زندگیە نییە نە ئەرز نە سەما نە سوورە یابی بعد ئەم ئێرادە وا لەکوێیە و ئێرادە بڕۆن لە تەقسیماتە قەیمیشا کە ئەیوێنن لە تەواو تەمەدونەکانە ئێرادە وا لە شتێک لای ناوکە ئێرادە وا لە ئەوێ لە تەقسیماتە بەدەنە وا لای ناوکە ئەمە لە ئەدەبیاتە زوانی ئەمە جەیحونە دەروون جەیحونە و ئەمە ئەم ئێرادە وا لە ناوی دڕە وا لە ناوی دڕە ئەوە دڕ وا لە ناوە جەیحونە دەروونە ئێرادە ئەقڵ خەوەرەکە ئەقڵ ببەخشن ئەحساس ئەقڵ خەوەرەکە ئەقڵ ئەڕواتە شوێنە ئێرادە و ناگەهان دڕ ئەشکێنێت و ئێرادە تێتە دەرۆ پاوی چەپ وست ئەو پێش نەدڕ بەرامان ئەمجا دنیا واقعیەوێتەوە ئەوە دانای کورد تێتە دەرۆ جوولەکە ئەمێ گۆڕی چی پێکرد وتی کاورا چۆن تێتە دەرەوە دوو شێوەی هەست یاخوا وەحی پێکات مۆرسی بۆ ئەهەنێری ئەوەی تر خاسە خواس و هەڵبژێریاگە و مەعسوومە بۆیە مەسیح مەعسوومە لە دایکێکی باکەرە ئەوێت پێغەمبەرەکانی تر مەعسوومن و ئەمما ئەولیا چۆن تێن ئەولیا بەڕیازەت کێشان تێن تەریقەت تا بە حەقیقەت ئەگەن ئەچنە ناوە تەریقەت چییە؟ مەسەڵەن نان و ئاوەخوا مەسەڵەن سەکس ناکا بۆ ساڵێ مەسەڵەن ئەچێتە ناوە ئەشکەوتێ داعانیشێ سەرما قولاد لێدا ئەمە ناگەهان تێتە دەرۆ بە حەقیقەت گەیگە ئەشکەوت نشینە ئەسان تەکە زندگیە ڕوبەڕوونەوە گەسۆ تەکە ڕەنجە ڕوبەڕوونەوە ڕەنجە واقعی ڕەنجە ساختە دروزەکە برسیمانوی
نانوا لە بەردەستیان نان ناخۆم و تا تۆ بزانی من ڕەنجە کێشمە من نان ناخۆم چ لە نشینیەکەم دانیشکم بۆ خۆم و نایخۆم و ئەمە جوولەکە هاوردی ئێمە چۆن دانا زهور بین بیکەینە شێخ بیکەینە ئەولیا الله چۆن بیکەین ئەم کارە کارێکی نیە وەکو چی وەکو دانیشگاکانە ئێستا تۆ ئەڕۆیتە زانکۆی ئەمریکی و پارە ئەدەیت و تێتە دەرو شەهادەیەک و پێداویتە تۆ پسپۆڕی تەواو هەرچی دەرگاکەنەوە ئێژیمە تۆ پسپۆڕی من پسپۆڕم من سەلام عەلەیکوم تۆ کی وەڵام من دکتۆرا و شەهادەم وەرگرتووە لە دانیشگای نیویۆرک دەی و نەزەرت چییە سەبارەت بەمە وەڵا ئەمە کریستاڵێکە جۆرە کریستاڵێک و ئەمە بەڕاستی و ئەمە ئێژن شتێکی زۆر خراپە و شەکرەی هەیە و ئەمانە و تەواو چون دکتۆرای هەیە لە دانیشگای نیویۆرک ئەمەی تێ شەکرەی هەیە و تەواو ئەمە دانیشگا هەمان کار ئەکاوە وەختە خۆی تەکایایی کرد پس تۆ ئەمێنی خود ئەم تەریقەتە تا تۆ بفەهمی چی دروسە چی نادروسە خۆ تۆ ناکرێ مەماتەڵوی واقعەن دانایە دروست هەساوی بێتە دەرەوە دانایە دروست هەساوی بێتە دەرەوە مشکڵ دروزەوێ بۆ تۆ ناڕواتە ڕێوە تۆ ئەم دەستگاهە حکوومەتیتە ئیشی تکرار بێت و بڕاتە ڕێوە لەزا ئیشی ڕیازەت بکێشێ ڕیازەت چییە؟ هەر فەورەن شێخەکە دانەیە مناڵی خستە و یەکێکیان انتخابەکەن ئەمە ڕیازەت کێشێ 4-5 ساڵە تۆزێ دەرسی پێدەن و لودائیکەنە حجرەیەک ئێژن ئەوە ساڵێنان و ئاوی نەخوا خوا حڕی ناگرێ مشەشەق بوو چەرمەگە و بوو ئەولیا الله ئیستا چی پێیەکەن ئیستا فڕێدەنە زانکۆ دیکتانە گشتی گەرە کێسی مەدرەکە دکتۆرای بێت گشتی دکتۆر فلانی دکتۆر بیسانی دکتۆر فلانی ئیتر ئەو حەقی قسەکردنیێز ما بەقیە نێسیان ئەمە دەستگای جوولەکە سازە ئەمە دەستگاهە جوولەکە سازە پس شێوە ئەسڵیەکە و ئەسترەکچرە تاریخیەکەی کوردیان لە بین برد و بەرەبەرە دیکانستراکتیان کرد خۆ ئەمە ئیدامەی هەسا تۆ ئیسە لەگەڵ مقاومەتهای بنیادینە ڕوبەڕووی لەگەڵ ناموسە کوردیا ڕوبەڕوویت ئیشی چی بۆی بێری ئیشی قانونی بۆ بێری شەریعەتی بۆ بێری لەذا ئێمە لە بنەوە مسڵمان کریاگین ئەوڵ دەفعە بە تەریقەت و حەقیقەت ئیسە لە حەقیقەت و خەریکین ئەڕۆینەوە بۆ شەریعەت لە شەریعەت و ئەکەوینە ناوی قەوانینە مەدەنی حاڵیتان بوو چێ اتفاقێکەوتکە پێتان بێژم ئێمە بریاین کریاینەوە مسڵمان بێ ئەوەی کە هیچ شەریعەتێ بەسەرمان و حاکم ئێت هیچ مەناسکی ئیسلامی بێتە ناومان دەی بووینەوە مسڵمان لە ژێرە تەکایای جۆرا و جۆرەسێکی ئەهلە حەقە یەکی بەهاییە یەکی شیعەز یەکی سونیە یەکی نەقشبەندیە یەکی قادریەز یەکی عودویەز ئیزەدیە گشتیان یەکێکن لە ئەساسە دەیسە چه اتفاقێکە لە زەرفە 150 ساڵە پێش و ناگەهان سەر و دەستگاهە مەلاسازی دەسی پێکرد مەلا ئیسە قەرارە شەریعەت بێرێ ئێمە لە تەریقەت و حەقیقەتا چوین بەرەو شەریعەت بۆ ئیشێ بگرین لەبەرەوەی اتفاقێ تر بکەفێ ئیستا تەمامە شەڕە جامعە چییە شەڕە شەریعەت و قەوانینە مەدەنیە هەرتکیان استراکچەرە جامعەی کوردی لە بینەوەن هەم کەڵامە کوردی لە بینەوەن هەم ناموسە کوردی لە بینەوەن وەبردیە دێ ئیستا کەسێک کە خۆی بە کورد ئەزانێ شەڕەکەی چێ دموکراسی گەرەکە و سکولاریزمی گرک و وەخوشی تیت و گەرەکیسی سن و قڕێ بێ کە چه اتفاقێ بکەفێ کە گەرەکیسی تەکە شەریعەتا دەرکەفێ وە قەوانینە مەدەنی بێرێ گرتت ئەمە هەرتکیان زەهراکرێتە دەمە کورد تەوەجۆتان کرد ئەمە گشتی دیکانستراکتکردنە بتەویە جامعەی کوردیە بۆ دەوڵەتە کوردی دەوڵەتێکی بنەڕەتیە هەملایانەیە تەمامە ئاهادە کوردو لەذا ورد بووە لە بەرد بناغەی جامعەوە لە ئینسان دەسی پێە کرد تا ئەگەیە مەجموعەهای بچووکتر گەورەتر گشتی چەسپیاوە یەکتریوە
شکاندن ئەم زەنجیرە بسیار سەخت بوو. شکاندیان بعد یەواش یەواش ترسیان وارد کرد بە ئەبزار مۆدەڕن بە فەناوەری تەکنیکە جەدید وارد بوو. ئیسە تۆ ئێشێ ئەم تەسویرە لە دەوڵەتە ئێرانێ بوو وتم پێتان دەبیرتان تێ وتم ئەو ناسیۆنالیزمە ئێرانی کە دای ئەنێن هی جامعەیە کولەن هاڕیاک کولەن کۆیلە یەکدانە ئازاد بەناوە پادشاهێ کە مەرحەمەتی هەست بە ڕەعیەت تا فەڕی بوێت. بڕۆن تەماشایم سەرزەمینە کوردەوارە بکەن، گشتی هاڕیاگە، ترسیاک، ترسە زاور، بێقیەم، بێدەسەڵات، بێتەفەکر، بێعەقڵ وایان پێت کرد، بە گشتیەوە وایان پێت کرد. بۆ لەبەرەوەی ئەو دەوڵەتەی لە ئەوەڵە بۆتیاندانیا ئەوە ئیمتداد پەیاکە. ئیسە دیتان ئێوە ئیستە بگونۆ شکڵە شاهنامەی فردەوسی، ئیستە بگونۆ شکڵە شاهنامەی فردەوسی و فەساد و بێدەسەڵاتی و ڕەعیەت بوونەوە و زەعیفیۆ و ترسیاگیۆ و ترسنۆکیوە و تەجاوز پێکریاییۆ ئیستە شکڵە مەردمەکەن وا شاهنامەیەژیتی شکڵ ئەو مەردمەنە. خب تا ئەگرا وایان پێت کرد. ئیسە ئێشە چۆن ئیدامە پەیاکا زندگیت؟ ئیستە یەدانە دەوڵەت هەست ناوی دەوڵەتە ئێرانە، یەکدانە گەردەنکەشە ڤیرچوو دارە قولدور بەناوە پاشا سوڵتان خەلیفە وەلیە فەقیه بەسەر تۆ حاکمەوێت، ئەو حاکمە بەسەر تۆ، تۆیش گشتی نۆکەرە دەور ئەم خوەریتە ئەسوڕۆیتەوە دەوریا. پە تۆ دیت مانیفێستێک دایانیا ئەمە لە ئاو دەرهات، بۆیە تۆ واجبە ئەنفال تعریفکەیتۆ چییە؟ تۆ ئێشێ واجبە بی داستانەکان کە دروی تیاکەن دەریبێری وە مۆڵکێش بکێکی دەرەوە درۆەکەی لەگرا. ئەمە ساختەس، تۆ ترس حاکمەکەی بۆی تۆ ئەوێنی پاشماوەکان ئەنفال ترسیاگن، خێمیان لێداچووگە ئەنفالیانن، بە تاڵەن چووەکانن، بە تارا چووەکانن، تۆ تیتە هەڵەبجێوینی هەڵەبجە قیامەتیانن و ئێمە گشتمان ئەمەینە، گشتمان بە یەک و جەهەنەمیانین، گشتمان بە یەک و جەهەنەمیانین. وامان پیاسکە جەهەنەم چ بوو؟ جەهەنەم چ بوو؟ من هاتم وتم دانتە و داسایفسکی دوو تعریف لە جەهەنەمەکەن. جەهەنەمە دانتە لە سەردەرەکەی وە نووسیاگە لەگرا ئومید مەوجود نییە و لە ناو جەهەنەما ڕووبارە فەرامۆشیە. هەر جەهەنەمیەک لێوانێ لە ئاوەکەی ئێوارە ئەخوا هەرچیەکی دیگە فەرامۆشیە کاتا بەیانی. ئێمەی کورد بێ بەرودوا بووین، بەرودوامان نییە، ئێمە جەهەنەمیانین، فەرامۆش کریاگین، ئەنفالیان قیامەتیان ئێمان من جوملە کردگەسە جەهەنەمیان. بێ بەرودوا یعنی چی؟ ئەوسا گەورەکانمان ئەیانوت کاورا بێ بەرودواس قسەی تێ ناچەقێ، یعنی تفە تێ ئەکرد، سووک ئەکرد، ڕوسوا دەکرد هەرە هاتە سڵاو، یعنی دوژمنایەتی تەکاکرد هەرە هاتە سڵاوت، بەرودواینەوە. ئێستا ئێمە بێ بەرودوا بووین. جنایەتکار وا لە پاڵی دەسمانە بە فاحشەگی کێشاگینی، بێقیەمی کردین، بێ ئوسولی کردین، بێدەسەڵاتی کردگین، وجودی لێمان سەنگەس و تاڵانی کردین، حاکمیشە بەسەرمانەوە بە ناوی حکوومەتە هەرێم، بە ناوی پەکەکە، بە ناوی دەوڵەتە ئێران، بە ناوی دەوڵەتە عێراق. ئەحیانەن ئەحساسەکەین لە تەزویریشە بە شەرماگین، بێ بەرودواین، تەکانیش ناخۆین. بەچی وامان پێات؟ وا بووین نە وامان پێکریا. ئیستا خەریکین لەناوە ئەم فەسادە بۆ یەکتری ڕاستەکەینەوە، چون سکەی ڕەواجە. ئیستا تەشویقیشمانەکەن، پولیشمان پێدەن، سکوت ئەەکەین مەقامیشمان پێدەن، سوال ئەەکەین کە نانیشمان پێبەن و بێدەسەڵاتین و هەر خۆمان هەڵەخەینەوە کە ئەرباب ئەحیانەن بمانوێنێ خۆشی بێ لێمان. ئەرباب وت کەسی دموکراسی قەشەنگە، دێمەیشی شکڵ دوم ئەرباب بووین، ئیشە بووینەوە شکڵ ئەرباب.
پس سەنگ و مەنەکە ئەمە بوو. ئێمە تا زهورە واقعیە قەبارە حەقیقیە دەوڵەتی یەهود دیکانستراک دەکرین، لە یەک ئەپاشرین، ئەمان ترازێنن و ئەنفال ئەوەسە، هەڵەبجە ئەوەسە، ئەنفالیان قیامەتیان کولەن جەهەنەمیان. بۆیە ئەم فەرازانە مهم من کە تۆ تەعقیبیان بکەی. من ئەمشەو دەرسێکی گەورەم بە ئێوەدا. دەرسە گەورە ئەوە بوو، وتم ناسیۆنالیزمە ئێرانی چ شکڵیە پێتانم وت. دقیق ئیمڕۆ تۆ کریاگیتە شکڵە ناسیۆنالیزمە ئێرانی وەسە دەستورە پوخت، شێوەی دروستکردن، وەسە کتابچەی ڕاهنەمایە بەکاربردن ناسیۆنالیزمە ئێرانی. بڕۆن ناسیۆنالیزمە تەماشاکەن، مردمێکی تەجاوز پێکریاک، مردمێکی مەندوو، کۆیلە، منتەزرە منجی و نەجات دەهەندە کە بێت ڕزگاریکە بابا ئەمریکاوی قوانینە بینالمەلەلیوی کۆمەڵگای نێودەوڵەتیوی یەکێ بێت نەجاتیان با یا پیاخاسەیەکوی. پیاخاس بەدیل کێس بخێنە جێ مەسعود بارزانانی بەدیل کێس خوا داخم لە ئاسمان و پێغەمبەرێکمان بۆ فراتە خوار و داخم هیچکە نایژە بەدیل خۆمانین، بەدیل بە چەکە خۆمانەوە ڕۆینە بەر و دروستیەکەین، ئەمنیەتمانگەرەکە بەرقەراریەکەین، اقتصادمانگەرەکە دروستیەکەین، سەرزەمینمانگەرەکە دروستیەکەین. نا کی تێری ئیدارەم کە ئەحیانەن شووی پێ بکەم، ئەحیانەن بمخوازێ، دەی لەم تەلاق بسێنم کێ ئەم خوازیە، دەی بیوەژن ئەکەوم وڵا کەس نامخوازی. ئەمە هەر ئەو پرۆسەسە وا قیامەتیان دروستیەکە و ئەنفالیان دروستیەکە. کێ تێری ئەم مەردمانە تێری ئەمانە تێری تۆی بنی و ئاشکرای عەڵەم درۆکن. پەچۆ ئەوێنی ئەم ناسیۆنالیزمە ئێرانیە خەریکە پێت ئێژێ لە ئایندەگرا چەخەوەرە. خۆ ئەمە بە قەیچی ئۆپۆزیسیۆنە ئێرانی گشتی نظامیەکی قولدوریگەرەکە، گشتی گەرە کەسی عەلی خامنەئی و بوومە قوروانتم و نۆکە ڕیشەکەتم و کاکە عەلی خامنەی و ئەو وەخشین و بێ بچۆکنار و توخوا و ئەمە خۆی گشتی سپای پاسەران تریتی بۆ لەبەرەوەی دەستورە ناسیۆنالیزمەکە دانریاگە. ئەمانە گشتی کارمەندن، کارمەند ئەوەنێ بکەنە شەکڵە ئەو مەتنە و کریاگینە شەکڵ ئەو مەتنە. ئێستا دیتان ئەنفال شەڕە ئێران و عێراق هەڵەبجە لەسەرە چی کریاگە، ئەمە لە سەرزەمینە ئێمە کریا بۆ ئەوەی شکلمان بگۆڕن، قەوارەمان بچووکەنەوە بمانکەنە قەوم، زوانمان بۆ دروستکەن، زوانەکە بەسەرمان و حاکمکەن، سروەتەکەمان تاڵانکەن، تەبدیلمان بکەن بە بێقیەم، تاریخە خۆمان فرامۆشکەین، میراسە خۆمان فرامۆشکەین. تەمامە ئەو شتانی وە لە تاریخ و هاتوو وەتەکە خویە ئێمە بوو، وەتەکە ئولگویە زندگی ئێمە بوو، لەگەڵ ئێمە هاتوو ترازاندیان لە یەک و سەخت ترازاندیان تا ترازیە. ئەمڕۆ کورد بووکەسۆ قەومێکی ترسیاک، شەلاق خواردگ، بێقیەم، بێدەسەڵات، درۆزن، سوالکەر. ئەمەی کە پێژن کورد بووکەسۆ ئەمە شیفتەیە ئەربابە ئەمریکایی و دینە ئەربابە ئەمریکایی بووکەسۆ دین بووی ناتوانێت دەسیری هەڵبگرێ، ئەڕواتە دامەنە زۆهد یا زۆهدە ئەمریکایی لەنەو برەهنگی یا زۆهد داعشیە ئەمریکایی. وا لە بیرتانە وتم ئەسئسە ئاڵمان ستراکچەرە جامعەی لەبینەورد. ئەی ئایسەسە داعش کێ دروستی کرد کە شکڵە ئەسئسە ئایسس دەوڵەتەکان چی لەبینەوە؟ ستراکچەرە جامعە لەبینەوە، قەوامە هەزاران ساڵە عاملیەتە ئینسجام و قودرەتێک کە داڕژیا بوو لە ڕێی دانایانە کوردۆ بە توولە هەزاران ساڵ لە ناوە تەمەدونە عەزیمە کوردیە. قەشەنگ حاک کریا، دواخریا، کاول کریا و ئێستا خەریکە دەوڵەتە یەهودیەکە قەشەنگ باڵا کێشێتۆ سەرتانە. چی دروست کریا لە ئێمە ئێستا مشتی کۆیلە تەجاوز پێکریاک وا ماتەڵی منجیەک بێت لە قاڵبە دەوڵەتە ئێرانیە، بچۆ خەڵک سلێمانی هەڵەخەنەوە دەوڵەتە ئێرانی، بچۆ خەڵکە هەولێر هەڵی بۆ خەنەوە، بچۆ ئەفرینی هەڵی بۆ خەنەوە، بڕۆ بغایی دەستیان ماچەکەن. خەستەنەون
ئەحیانەن لەم سەرزەمینە ئینسانە حەقیقیەکیش ماگە. تەوەجۆ فەرمونون دادگاهە ئەنفالیان بەم سەنگ و مەنە ئەچێتە بەرەو گەرەکمانە بزانین ئاملت ترس چەنێ لە ترازاندنە جامعێ و سەرزەمینە کوردەوارە نەقش و ڕۆڵی بووکە بەڕەسی ئەەکەین و کارکردەکانی ئەوێنین بۆ وامان لێهاتکە تا بەشکەم یەواشەواش لەم سەرزەمینە ئیدەی دانا پەیدا بوون ئەحساسە مەسئولیەت کەن خۆیان بەنە قەیەکتری و تا بەربگیرێمە تا ئەم دەقیقە بەرمانگرتگە بە پرۆژەکانیان تا ئەم دەقیقە هەرچیەکەن بۆیان ناچێتە بەرەو لایەوە خۆش.